سەرچاو بەخێر بن. سەرچاو بەخێر بن. سەرچاو کاک دیاری ئازیز، کاک محەممەد بەڕێزان و ئەیزانتر بەخێر بن، زۆر بەخێر بن. هەر بشین. صبحت بخیر عزیزم، هر بشین. عزیزم سەرچاو بەڕێزان بەخێر بن، ڕێستان هەیە، هەر بژین. هەر بژیت بەخێر بن. صبحت بخیر عزیزم، هەر بژین بەخێر بن. سەرچاو بەڕێزم. سەرچاو بەڕێزم، هەر بژی بەخێر بێی کاک ئەحمەد تۆش. سڵاو سەرچاوان. هەر بژین بەخێر بن. سەرچاو ئازیزم بەخێر بێی.
باشە بەڕێزان هەموو لایەکتان بەخێر بن، هیوادارم باش بن، سەلامەت بن. بەرنامەی ئەمڕۆمان تایبەت دەبێ بە سەرچاو. باش بگۆڕن بە جیاوازی نێوان حکوومەتی تیۆکراتی یا حکوومەتی علمانی. ئایا تاچی کورد لەوە تێگەیشتووە کە حکوومەتی تیۆکراسی مانای چییە؟ ئایا دەزانی علمانیەت و حکوومەتی علمانی مانای چییە؟ ئەگەر هاتوو تێنەگەیشتووە لە بنەماکانی، چۆن هاتووە کە بە شێوەیەکی قێزەوەن ئاماژەی پێدەکا و نەفی دەکاتەوە؟ ئایا لە شەریعەتی ئیسلامی تێگەیشتووە؟ ئایا دەزانی کە شەریعەتی ئیسلامی چەند قێزەوەنە و دش بە حەز و ئارەزوو، خەیاڵ و تێڕوانین و حەز و خولیای مرۆڤە؟ کەواتە چۆن دەکرێت گەنجێکی کورد لە سەدەی 21 کە لە دنیای تەکنەلۆجیا چاوی هەڵێناوە، خاوەنی ئایفۆن، گوگڵ، کۆمپیوتەر، ئینتەرنێت، کەناڵی ئاسمانی، دنیای حەز و ئارەزووە، بەڵام لەگەڵ ئەوەش لە هیچ و خۆڕاییەوە تەنها لەبەرەوەی مەلاکان وتویانە علمانیەت باشە و دژی دینە، هاتووە دژی علمانیەت وەستاوە بێ ئەوەی بزانێ علمانیەت مانای چییە؟ ئایا تاجی کورد بە فعلی دەزانێت حکوومەتی تیۆکراسی یا حکوومەتی ئاینی مانای چییە؟ ئایا مێژووی خوێندۆتەوە بۆی بزانی کە خلافەتە ئیسلامیەکان یەک لە دوای یەکەکان چەند ڕەندە بوون، چەند دژ بە حەز و ئارەزوەکانی مرۆڤ بوون، چۆن تەداخل دەکەن لە ژیانی تایبەتی مرۆڤەکان هەر لە ئاودەستەوە تاوەکو ژووری خەوتن؟ ئایا تەنها ئەو کاتە نییە کە کەرامەتی مرۆیی بۆ مرۆڤەکان دەگەڕێتەوە کاتێک ئاین دەنێردرێتەوە کونجی مزگەوت و کونجی ماڵەکان و هیچ پەیوەندی بە کۆمەلگا نامینێ؟ ئایا لە ڕوانگەی مرۆڤەوە یاسایەک، دەستورێک کە علمانیە، ئاین لە دەوڵەت جیا دەکاتەوە، ئاین لە خوێندن جیا دەکاتەوە، ڕێگانادا ئاین هیچ تەداخلی هەبێ لە یاساکانی ئەحوالی شەخسی، ئایا تەنها ئەو ڕێگایە نییە کە کەرامەتی مرۆڤەکان بۆ مرۆڤەکان دەجێڕێتەوە؟ ئایا علمانیەت نییە کە ڕێگا دەگرێت لە فرەژنی، لە سوکایەتی بەژن، لە خەتەنە و هەتکردنی ژنان، کچان، لە بەشودانی کچانی مناڵ، ڕێگا دەگرێت لە لێدان و لە لێدانی ژنان، و هەروەها کەرامەتی مرۆیی بۆ ژنان دەجێڕێتەوە، ژنان بە ئینسان دادەنێ یەکەم جار لە کاتێکدا کە مافی میراتی یەکسانیان پێدەدا، و هەروەها لە کاتێکدا بەشایەتی کامڵ و تەواویان دادەنێ و کاتێک بە ناقص العەقلیان دانانێ. ئایا چێ لە موسڵمانان ئامادەی ئەوەی تێدایە کە حکوومەتی تیۆکراتی قبول بی لە کاتێکدا دایکی بەکەم عەقڵ دادەنێ، دایکی بەبێ عەقڵ دادەنێ، و هەروەها دایکی بە نیوە مرۆڤ دادەنێ، و ئەگەر هاتوو بۆ نمونە زاواکەی خوشتی کوشت، ئەوە تەواو زاواکەی مارەیی دەدا یا پارەی خوێنی دەدا، بەڵام ئەگەر خوشتی زاواکەی کوشت ئەوە خوشکەکەی دەبی بکوژرێتەوە. ئایا تۆ ئەوەت قبوڵە لە ئاستی خانەوادەی خۆت؟ ئایا ئەوەت قبوڵە بۆ خوشکەکەت کە لایەن زاواکەتەوە بکوژرێ بێ ئەوەی سزا بدرێتەوە، تەنها بڵێ پارەی خوێنی نیو مرۆڤ دەدەم، بەڵام ئەگەر هاتوو خوشکەکەت زاواکەتی کوش دەبی بکوژرێتەوە؟ ئایا قبوڵتە کە خوشکەکەت بە نیوە بە ناقص العەقڵ لە قەڵەم بدرێ؟ ئایا قبوڵتە کەوا کچە تەمەن 9 ساڵیەکەت بەشوو بدرێ؟ من دێها پرسیاری تریش کەوادێن دەیکەین، لەگەڵ ئەوەش تۆ هیچ گەرانتێک لە ئارادانیە کە ئەو شەریعەتەی دانراوە شەریعەتی خوداییە، کەم تا زۆر هیچ پەیوەندی بە خوداوە نییە، چکە بەڵگەت نییە ئەو شەریعەتەی دانراوە شەریعەتی خوداییە. چکە ئەگەر بچی من لە ڕابردوش ئاماژەم پێی کردیە سەبارەت بە الجذور التاريخية للشريعة الإسلامية خليل عبد الكريم کە شێخێکی ئیسلامی بوو، دەڵێت دانە بەدانەی شەریعەتی ئیسلامی دەگەڕێتەوە بۆ سەردەمی جاهیلی لە پێش ئیسلامدا بوونی هەبوو، محەممەد المستەفا هەمووی وەرگرتیە و کردوویەتی بە بنەماکانی شەریعەتی ئیسلامی. یعنی تۆ چۆن هاتی کەوا بۆ نمونە بەرگری لە شەریعەتی ئیسلامی دەکەی لە کاتێکدا دنیای علمانیەت بریتە لە دنیای معریفە، فەلسەفە، زانست، ڕێزگرتن، گەڕانەوەی کەرامەتی مرۆیی بۆ مرۆڤەکان؟ چۆن تۆ هاتووی دژایەتی دەکەی؟ ئایا کاتێک دژایەتی علمانیەت دەکەی بەمانای ئەوە نییە کە تۆ دژی ئەوەی کە کەرامەتی مرۆیت بۆ بگەڕێتەوە، دژی ئەوەی یا دژی خولیا و حەز و ئارەزوەکانتی؟ من دێها پرسیاریتری لەو چەشنە بەڕاستی بە گرنگی دەزانم کە بین بەراوردێک بکەین لە نێوان حکوومەتی تیۆکراتی وەروە حکوومەتی علمانی،
بۆچی تاچی کورد تەنها چەمکەکان دەڵێتەوە بەڵام نازانێت لە پشت ئەم چەمکانە چی هەیە کە دنیایەکی فرەوان هەیە لە پشت ئەلمانیەت دنیایەکی فرەوانی جوان پڕ لە جوانی قەشەنجی ڕەنگاوڕەنگ بوونی هەیە بەڵام لە پشت حکوومەتی تیۆکراسی دنیایەکی قێزەوەن ناشیرن بێ ئەخلاقی خۆی نواندووە و هیچ بنەمایەکی نییە کە بنەماکانی نە بنەمای فەلسەفین نە کەسانی عاقڵدان ڕشتووە نە بنەماکانی زانستین بەڵکو پڕیەتی لە ئیهانە و سوکایەتی بە مرۆڤ و لە ئاکامیشدا ئەم دەقانە هیچ بەڵگەیەک نییە کە دەقی خوداین بۆ خدایەک دەگەڕێتەوە کەوا گردردونی دروست کردیان چکە ئەگەر هاتوو خدایە گردردونی دروست کردبێ من دڵنیام دەقەکانی زۆر جوانتر دەبێ لەو دەقانەی کەوا مرۆڤ یا فەیلسوفان دای دەڕێژن یا فەیلسوفان دای دەڕێژن زۆر جوانتر دەبێ لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی یەکسانیەوە لە ڕووی دادپەروەریەوە و هەتاوەکو دوایی بەڵام کاتێک دەقەکانت قێزەوەن لەلایەن مرۆڤەوە ئەخلاقی مرۆڤەوە قابلی قبول نیە و قبول ناکرێ کەواتە پێمان دەڵێ یا ئەوەتە تۆ بڕوات بە خوایەک هەیە کە لە ئاستی مرۆڤ نزمترە یا ئەوەتە بڕوات بە عەقڵیەتێک هەیە کە دەگەڕێتەوە بۆ 1400 ساڵ بەر لە ئێستا شتێکی تر بوونی نییە لەبەرەوە بابەتی ئەمڕۆمان قسەباز دەبێت سەبارەت بە بەراورد لە نێوان حکوومەتی تیۆکراتی و هەروە حکوومەتی علمانی جا ئەگەر هاتوو بە ڕێزێک دێ قسەباز دەکاتن یا پرسیارێکی هەیە بە چاوان لە خزمەتدا دەبین سەرچاو هەمووتان بەخێر بن من ناوە خۆشم هەوڵ دەدەم کە بەشدار بم لەو بابەتە قسەی تێدا بکەم بەڵام هەوڵ دەدەم کەوا زۆربەی بە ڕێزان وەربگرم چکە من ئەو پەردووس لەگەڵتاندا دەمێنمەوە لەو بابەتە دواتر کۆتایی بابەتەکە دێنم ئێستا کاژمێر 7:30 ئێوارێ تاوەکو 9:30 شەو لەگەڵتاندا دەبم لەبەرەوە لە ئێستاوە من بە ڕێزان وەردەگرم بۆی بەشدار بن لە بابەتەکە پێڕوانینی خەڵک چییە سەبارەت بە حکوومەتی تیۆکراتی وەروە حکوومەتی علمانی پێت وایە کامیان ڕێگا چارەن بۆ گەڕانەوەی کەرامەتی مرۆیی سەرچاو هەمولایەکتان بەخێر بن چ بەڕێزێک دەیەوێتن مایکی دەوێتن یاک حامیرێ دەوێتن بابێ ئازادانە قسە بکە و پێمان بڵێ کەس قسەی نییە کەس قسەی نییە کاتێک کەسێ وتی دەنجی بەڵێ دەنجی ئافرەت عەورەتە و هەموو ئەوە تێڕوانین باوەز با لە دەنجیش بێنین کاک دیاری ئازیز بەڵام شایەتی ئافرەت نیوەی شایەتی پیاوە و دەتوانی لە ئافرەت بدەیت و خوێنی ژن نیوەی خوێنی پیاوە و میراتی ژن نیوەی میراتی پیاوە و فرەژنی ئەسڵەن بنەمایە لە قورئاندا چکە دڵێ دوو سێ چوار ئەگەر دادپەروەر نەبن دانەیەک یا ما مەلەکەت ئەیمانەکم بنەمایە سەبارەت بە مافی مناڵ بۆ نمونە قورئان سەرتاپای دەڵێ مناڵ فتنەن ئاماژەی بە مافی مناڵ نەکردێ بە هیچ جۆرێک لە فەرمودەکانیش بوونی نیە مافی مناڵ مافی ژینگە مافی بۆ نمونە ئاژەڵ جۆرێک لە دادپەروەری ئەرک و ماف بەرامبەر بە کۆمەڵگا ئەسڵەن بوونی نییە هیچێک لەوانە بوونی نییە بەڵام علمانیەت سەیری مرۆڤەکان دەکا بە چاوی یەکسان بەبێ لە بەرگوێگرتنی ئەوەی کە ئەو کەسە مێینەیە نێرینەیە مناڵە گەورەیە کەم ئەندامە لەشساغە بە چ زمانێک قسە دەکا ڕەنجی پێستی چۆنە بە یەک چاوسەیری هەموو تاکانی کۆمەلگا دەکا و لە بەرامبەر یاسا لە ئەرک و ماف یەکسانن مرۆڤ ناناسێتەوە لەسەر بنەمای ئەمەی کەوا تۆ موسڵمانی یا غەیرە موسڵمانی مادام موسڵمانی تۆ لە ڕووی یاساوە لە ڕووی شەریعەتی ئیسلامیەوە هەموو مافێک لە بەرژەوەندی تۆیە ئەگەر هاتوو غەیرە موسڵمان بی ئەوە تۆ دەبی عن یەدین وهم صاغیرون دەبی کەوا تۆ ڕیسوابی ئیهانەکراوبی هەتا وەکو دوایی لەبەرەوە لە حکوومەتی علمانی شتێک نییە بە ناوی ئاین مۆزوعێکی شەخسی مرۆڤەکانە و من پێم وایە تا ئەو ڕادەیە کە ئێستاکە بازرگانی بە ئاین دەکرێت لە حکوومەتێکی علمانی مەلاکان ناتوانن بازرگانی بە ئاین بکەن بە هیچ جۆرێک ئەحزابی سیاسی ناتوانن بازرگانی بە ئاین بکەن بە هیچ جۆرێک تەنها لە حکوومەتی علمانیە ئەگەر هاتوو ئاین قودسیەتی تێدابی ئەوە دەکرێت ئەو قودسیەتە بۆ ئاین بگەڕێتەوە لەژێر سای حکوومەتێکی علمانی لەژێر سای هەر حکوومەتێکی تر
ئەگەر ئاین قودسیەتیشی تێدابی قودسیەتی تێدا نامینێ بە هیچ جۆرێک بە هیچ جۆرە قودسیەتی تێدا نامینێ هەر وەک بینیومانە هەمووی بازرگانی پێوە دەکاتن هەر هەمووی بازرگانی پێ یەکێک لە شەشەکانی ئێمە ئەوەیە بۆ نمونە زۆر جا ئەو پرسیارەمان لێ دەکرێت بۆچی قسە لەسەر ئاینی مەسیحی ناکەن بۆ قسەی لەسەر بکەین بەشێک نییە لە ژیانی کۆمەلگای ئەوروپی گەڕاوەتەوە کەنیسەکان ڕۆژانی یەکشەمە خەڵک بۆ خۆی دەچی بۆ کەنیسە تۆش بە پێش کەنیسە دابڕۆ و بڕۆ کەس پێت ناڵێ بۆچی نای زۆر تەبیعی و زۆر ئاساییە یاسا قانونەکانی ئاینی مەسیحی یا ڕێبازی مەسیحی هیچ دەور و کارکردنیە لەسەر یاسا لە قوتابخانەکان ناخوێندرێ لە دادگاکان هیچ حکومێکی مەسیحی جێبەجێ ناکرێت بەسەر تاکانی کۆمەلگا لەبەر ئەوە دەور و کارکردی نییە جیاکراوەتەوە لە دەوڵەت جیاکراوەتەوە تەنها یەکشت نەبێتن کاتێک سوێن دەخۆی بەهین دەخۆی بە هۆڵی بایبڵ دەیخۆی ئەوە ماوە بەڵام تۆش دووبارە ئازادی کە سوێندی پێ نەخۆی ئەگەر هاتو تۆوتت من کەسێکی ئارتیستم یا ملحیدم دڵێ من ملحیدم سوێندی پێ ناخۆم سوێندێکی تر هەیە لە جیاتیەوە سوێندی پۆی دەخۆی ئەگەر هاتو تۆ گوتت من موسڵمانم قورئانێکت بۆ دەینن لە دادگا دەڵێن سوێند بە قورئانەکەت بخۆ ئەوەیە دەوڵەتی علمانی کەوا قسە و باسی لەسەر دەکەین ئەوەیە دەوڵەت علمانی کە قسە و باسی لەسەر دەکەین لەبەر ئەوە کەرامەتی مرۆی بۆ مرۆڤەکان دەجێڕێتەوە ئەگەر ئاین قودسیەتێکی تێدابی قودسیەتی ئاین دەجێڕێتەوە ڕێگانادا بازرگانی بە ئاین بکرێت بە هیچ جۆرێک ڕێگانادا بە هیچ جۆرێک بازرگانی بە ئاین بکرێت و خەڵک بگەوجێنرێ لە ژێرناوی ئاین و بوار دەدا بە فەلسەفە بە مەعریفە بە زانست بە پەروەردەی دروست بە ڕێزگرتن لە تاکانی کۆمەلگا ببرن یەکتەوە بخینەژش کاک عومەر باوەرت بگرین فەرموو برا هەمیشە تقریبا 72 بست دەڕۆی بۆ بابەتی دەرەوە بەڵام مشکلە نییە قسەکان خۆشە ئەوە بۆچی بۆ دووەرنەژیرە دەشتی کەریم فەرموو بەڵێ بەڵێ نا شتێک نییە بە ناوی حکوومەتی علمانی برا کاکیوە ناخۆ پێ دووە نەبی لە کوردستان حکوومەتێک علمانی هەیە مادام لیژنەی فتوا بوونی هەبوو مادام ژن کوشتن بوونی هەبوو وە سزای ژن کوژان نەدرا مادام دەرسی ئاینی لە قوتابخانەکان خوێندرا هەر کەسێک بڵێ حکوومەتی علمانی بوونی هەیە گاڵتە بەخۆی دەکا پێشەوەی گاڵتە بە خەڵک بکە ئەوە گاڵتە بەخۆی دەکا پێشەوەی گاڵتە بە خەڵک بکە مادام بڵنگۆی مزگەوتەکان ڕۆژانە 5 جار بە بنجۆی خەڵکدا بخوێنن وتاری ڕۆژانی هەینی بجێدرێتەوە بۆ کۆمەلگا نا ئەو کۆمەلگایە بە دڵنیاییەوە زیاتر لە حکوومەتی ئاینی نزیکترا لەوەی کەوا لە حکوومەتی علمانی نزیک بێ بۆ دیارە هەندێک پێوەەر هەیە برا ئەگەر سەیرکە هەندێک پێوەەر هەیە لەو کۆمەلگایانە بەڵێ کاک دەشتی فەرموو کاکە بۆت لە ناژیرە برا تۆ کێشەت هەیە سەرچاو بەخێروێت تۆ کێشەت هەیە ناتوانانی وەربگری وەرحاصل بە خۆمان باین بانەکەین باش تۆ کێشەت هەیە ناتوانانی وەری بگرێت کامێرەتان هەمیشە وەک گوتومە لەسەر تەنیش دابنن لەسەر تەنیش دابنن اینجا هەوڵ بدەن وەری بگرن فتوا قوڕی کردووە بەسەر تاچی بەڵێ لیژنەی فتوا قوڕی کردووە بەسەر تاچی موسڵمان بەسەر کۆمەلگا ئیسلامیەکان هەندێک پێوەەر هەیە ببوورن هەندێک پێوەەر هەیە بۆ نمونە ئایا بۆی بڕیار بدەین ئایا ئەو حکوومەتی لە ئارادایە لە ئەلمانیەت نزیکە یا لە حکوومەتێکی ئاینی نزیکە ئەڵبەت ئێمە قسە دەکەین سەوارە بە ئاینی ئیسلام دەبین لیژنەی فتوا هەیە بڕیار دەدا ئەوە یەک
لە کوردستان هەمان لژنەی فەتوا بڕیار دەدا و ڕۆڵی هەیە. دوو، لە قوتابخانەکان دەرسی ئاین دەخوێندرێ. سێ، لە حوجرەکان مەلا پەروەردە دەکرێ و کۆلیژی شەریعەتی ئیسلامی هەیە. چوار، مزگەوت لە دوای مزگەوت دەکرێتەوە ڕۆژانە 5 جار لە بڵنگۆی مزگەوتەکان الله ئەکبەر الله ئەکبەر ڕۆژانی هەینیش وتاری هەینی دەجوێزرێتەوە. 6، لە کۆمەلگای کوردی مەلاکان لە گەڕەکدا خەڵک دەگەڕێتەوە بۆ مەلاکان بۆ بڕیاری شەریعەت و فقی ئیسلامی بڕیار دەدەن سەبارەت بە مارە بەجاشە تەلاقە تەلاق چاکردنەوەیە تاوەکو دوایی. لەبەرەوە کۆمەلگا شەریعەتی ئیسلامی بوونی هەیە لە کۆمەلگا بوونی هەیە لە کۆمەلگا ئەوانە هەموو پێمان دەڵێ کەوا لە کۆمەلگا بەڵێ بوونی هەیە شەریعەتی ئیسلامی بوونی هەیە. لەبەرەوە ناکرێتەوە بڵێ حکوومەتی کوردی لە کوردستانی باشوور حکوومەتێکی علمانیە نەبابە ڕەنگ بێتەوە بەوە بەغەڵەت تێگەیشتبی لە مەوزوع علمانیەت. چۆن هەمیشە کاتێک بیر لە حکوومەتی تیۆکراتی دەکەیەوە یا حکوومەتی ئاینی تەخەیل دەکەی ڕەشماڵ هەبی و خێمە هەبی و بۆ نمونە عەگاد و چزانم ئیزار لە بەردابی و شمشێرت پێبی و تێدەگەی خەلیفە هەبی و لە پێشی دوو کەس بە شمشێر بوەستن و بارەک الله یا ئەمیر المؤمنین و بێتە ژوورەوە و شەڕ و جیهاد و نابا بە سەردەم گۆڕاوە ئەو شتانە نەماوە. دەکرێت حکوومەتی تیۆکراتی هەبیتن بینایەشت هەبیتن تەکنەلۆجیاشت هەبیتن بۆ نمونە ئینتەرنێتیشت هەبیتن گرنگ یاساکانی کۆمەلگایە. کۆمەلگای ئێمە مەلاکان بڕیاری لەسەر دەدەن. مەلا هەیە دەڵێن ڕۆژانە 1-2 مارە بەجاش دەکاتەوە باوکی باوکم مەلا هەیە دەڵێن لەناو مزگەوتیش حوجرەیەکی دروست کردیە حوجرەیەکی دروست کردیە کەسێ دێتەڵا دەڵێ مەلا جان تەلاقم کەوت جان تەلاقیشی نەکەوتبی بە گوێرەی شەریعەتی ئیسلامی مەلا دەڵێ کەوتیە ئەگەر ژنەکەی ببینی جوان بی ئەگەر ژنەکەی بینی جوان و دەڵێ کەوتیە وەڵا باوکی باوکم ئەی چی بکەین دەڵێ چۆنە هەر خۆم شەوێک لای خۆم بی و بەیانەکەی تەلاقی دەدەم و کەسیش پێی نازانی و کەسیش پێی نازانی و دوآخر بۆ خۆت لێت مارە دەکەمەوە. بەڵێ مەلای واشمان هەیە لە کوردستان کابرا دەبی $300 پێ بدا قڕ بەسەرەی دەبی $300 پێ بدا جاروێ 300 و جاروێ 500 پێی دەدا مەلا شەوێکە 2 شەوە 3 شەوە ئەلبەتە شەوێکە لەگەڵی دەخەوێ و باشە جاروێ کابرا ماڵیشی بۆ بەجێ دێلی دڵە مشکلە نێ مەلا گیان باکەس نەزانی من ماڵەوە بەجێ دێلم تۆ بڕۆ بۆ لای ژنەکەم شەوێک 2 شەو بەڵام شەوانە درەنگ کەس لە دەرەوە نەبی بەیانیانیش زوو دەبی بەجێ بێلی یا بەیانیان خۆم دێمەوە ماڵەوە بێکەوە لە ماڵەوە دەرەچین بۆی کە شک نەکا بەڵێ ئەوە شەیە کاکە گیان بەڵێ ئەوە لە کۆمەلگای ئێمە بەڕێوەیە و هەمانە و مەلا ئەو کارە دەکات مەمنونیش دەبێت پارەکەشی داتێ سوپاسیشی دەکات ئاخیرەکەشی دەڵێ جەزاک الله خەیرە باشە دەڵێ جەزاک الله خەیرە ئەوە هەیە لە کۆمەلگای ئێمە بەڕێزان باشە هەموو دەکات لە کۆمەلگای ئێمە پێم بڵێم چی لە ڕوانگەی شەریعەتی ئیسلامی نییە کاکە مەلا عەلی کەڵک لە ڕوانگەی فەرمودەکانی محەممەدەوە جنۆکە دەردەکا لە خەڵک جنۆکەش لە خەڵک دەرەکە نەخۆشخانەی طبی نەبەویمان هەیە برا جنۆکە لە خەڵک دەرەکەن و حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕێگای پێداوە و بەکەیفی خۆی خەڵک دەچن بۆ لای و هەتاوەکو دوایی لەبەرەوە هەر کەسێک بڵێتن لە کوردستان حکوومەتی تیۆکراتی بوونی نییە ڕاستەکە ڕاست ناکات درۆ دەکات لە کوردستانی باشوور حکوومەتی تیۆکراتی بوونی هەیە حکوومەتێک بە ناوی حکوومەتی ئەلمانی بوونی نییە ئەگەر حکوومەتی ئەلمانی بوونی هەبووە هەر هەموو ئەوانە دەبوایە سزا بدرن بەدادگا هەر بەجددی دەبوایە بدرن بەدادگا ئەوەی مارە بەجاش دەکات چکە مارە بەجاش ئیهانەیە بە کەرامەتی ژن هەر بەجددی مارە بەجاش ئیهانەی بە کەرامەتی ژن وەکو پیاو نییە دوو جیهانی زۆر جیاوازن لە زۆر شت پیاو بە کەس دەڵێ یا بەژن دەڵێ خۆشم دەوێ بۆی بگا بە نێوگەڵی ژن کاتێک بە نێوگەڵی گەیشت وازی لێدەینی ژن ئامادەیە نێوگەڵی خۆی بدا بە پیاو بۆ بەدەستێنانی خۆشەویستی باشە تۆ تەسەوڕگە وا لە ژنێک بکەیت چاری ناچار بێ لەگەڵ کەسێشتر بخەوێ بۆ ئەوەی پیاوەکەی مێردەکەی گوێکی خواردیە وەک دەڵێن بۆ ئەوەی کەوا بگەرێتەوە لای مێردەکەی ئەو ئیهانە و سوکایەتیە ئەو ئیهانە و سوکایەتی ڕۆژانە لە کوردستان تەسەوڕەکەن لە بەریتانیا ڕوو دەدا لە بەریتانیا مارە بەجاش ڕوو دەدا باشە حلل هەیە کەوا شوێنی تایبەتیان هەیە وەلە میسر وەلە وڵاتانی عەرەبی باشە
ئەوانە هەمووی لە پێناو بەرژەوەندی خۆیان ئەڵبەتە دژایەتی حکوومەتی ئەلمانی دەکەن چکە تۆ تەسەوەر کە ئەگەر حکوومەت ئەلمانی بوو ئەو کاتە مارەکردن تەنها لە مەحکەمە ئەنجام دەدرێت مەلا هیچی بۆ نابێ $500 وەرناگرێت بۆ ژن مارەکردن باشە گەر حکوومەت ئەلمانی بوو ئێمە گریمان 7,000 مزگەوتمانەیە سەیدکەم بەڕێزان 7,000 هەر یەکی مانگانە 10 ملیۆن دیناری لێسەر بکرێ 10 ملیۆن هەفتە 1 2 3 1 2 3 70 بلیۆن دینار تەنها مزگەوتەکانی کوردستان 70 بلیۆن دینار تەنها مزگەوتەکانی کوردستان مانگانە پارەکە لەکوێ دێ حکوومەتی هەرێمی کوردستان لە داهاتی خەڵک دەبیبیدا بە مزگەوتەکان من دڵنیام هەر مزگەوتی مانگانە 10 ملیۆنی پێویستە بە موچەی مەلا بە موچەی خزمەتکاران بە ئاو بە کارەبا چکە تۆ دەبێت حیسابی ئەوانەش بکەیت خۆ مزگەوت پارەی ئاو و کارەبا و مۆلیدە و شتانە نادا هیچی نادا 70 بلیۆن دینار بۆ مزگەوتەکان پێشگە لە لیژنەی فەتوا و ئەو مامۆستانی لە کولێ شەریعەت دەرس دەڵێنەوە و هەموو ئەو مۆزوعانە و بێجگەلەوەی بۆ نمونە پارەی حەج و خەڵک دەڕوا بۆ حەج و بەزمڕم تۆ تەسەوەرکە چەند لە داهاتی کوردستان 70,000 ئەگەر هەزاری گریمان $800 بی وابزەم $800 وانە $800 چەند دەکە 560 ملیۆن دلار مانگانە 560 ملیۆن دلار مانگانە دەڕوا بۆ مزگەوتەکانی کوردستان لە داهاتی هەرێمی کوردستان ساڵانە 6 بلیۆن دلار 6 بلیۆن دلار دەڕوا بۆ مزگەوتەکان لە حکوومەتێکی ئەلمانی بێ 1 فلز وەرناگرن تەنانەت دەبی پارەی ئاو و کارەباش دەبی بدەن هەر وەکو کەنیسەکان بۆ نمونە بۆچی لە ئەوروپا کەنیسەکان هەرس دێنن چکە حکوومەت پارەیان نادا دەبی پارەی ئاویش بدەن و پارەی کارەباش بدەن مەجبورن ڕۆژانی شەمە سوال بکەن کاتە خەڵک دەچێت بۆ کەنیسە بۆ نوێژی یەکشەمە یەکشەمە خەڵک دەبی $2 و $3 بداتن بۆی هەم قەشە بتوانی ژیانی خۆی دابین بکە هەم پارەی کەنیسەش دابین بکە بەڵام لە کوردستان ڕێک پێچەوانەیە باشە تەسەوڕکەن 6 بلیۆن دلار ساڵانە دەدرێت بە مزگەوتەکان 6 بلیۆن دلار ساڵانە دەزانین دەتوانی چی پێ بکەیت هەرکی مناڵە ئێستاکە لە بازاری بێڕەحمی کار دەکاتن مناڵە دەنێردرێنەوە بۆ قوتابخانە ژیانیان مسۆگەر دەکرێت تەسەوڕکەن وە لە پای مزگەوتەکان چی بەدیدێنین داعش جیهادی تەکفیری شەڕ و ئاژاوە ئیهانە و سوکایەتی ئەوە بارودۆخەکەوە تووشی بووین هەر چەنها یەک ستاتستیکی یەک ئاماری زۆر بەسیط باشە یەک ئاماری زۆر بەسیط 6 بلیۆن دلار 6 بلیۆن دلار زان چەندەکە واتە 6 نۆسپڕی لە پێشدا بنێ ئەو مەسروفاتی مزگەوتەکانی کوردستانە لە داهاتی هەرێمی کوردستان دەدرێت بە مزگەوتەکان باشە سیرکەن ئەوە ئەگەر لە دەوڵەتی ئەلمانی بێ ئەو پارە دەگەڕێتەوە بۆ خەزانەی دەوڵەت چکە مزگەوت دەبی خۆی پارەی مانگانەی کارەبا بدا خۆی دەبی پارەی ئاوی مزگەوت بدا مەلا خۆی دەبی داهاتی خۆی دابین بکە خزمەتکار خۆی دەبی تەواو ئەو کاتە ڕەنگە ڕۆژانی هەینی ئەوی بچی نوێژ بکە بۆ بەدە سێنانی خەسەنات بۆ نمونە 5,000 دینار دابنی بۆ مەلا وای جا موسڵمانی ڕاستەقینە و ناڕاستەقینە لێکجیا دەبنەوە ئەوی ئێستاکە ئەو مزگەوتەی 5,000 کەسی بۆ دەشی ڕەنگە ئەو جەکادا 250 کەسی بۆ بچێت دڵێ باوکە ژیان دەرنانی من هەرچەند جارێک بچم بۆ مزگەوت 1000 دینار دابنێ معقولە ئەگەر نوێژ بە پارە باە کەس نەیدەکرد باشە ئەگەر نوێشکردن بە پارە وایە سەرچاو بەخێربن کەس نەیدەکرد بەڵێ خۆکاری ئەوەی کەوا بۆ نمونە لە ئەوروپا کەنیسەکان هەرس دێنن هۆکارەکەی ئەوەیە بەڕێزە پێشگەلەوەشکەوە خەڵک ڕوو لە
ئیلحاد دەکا، بەڵام لەبەرەوەی حکوومەتەکان پشتیوانی ئاین ناکەن، پشتیوانی ئاین ناکەن، دەبی خۆیان بژێنن. لەبەر ئەوە مەلاکان دێن درۆ لەگەڵ خەڵک دەکەن کاکە، نانوێت دەسەڵات بێ بە دەسەڵاتی علمانی بە هیچ جۆرێک، و دەسەڵاتیش ناوێت دەسەڵات بێ بە دەسەڵاتی علمانی. چۆن دەیەوێت؟ یعنی هۆکارەکە دوو جەمسەرەیە، هەردووکە. مەلا و سیاسەتمەداران بەرژەوەندیان تێک دەگات، مشکلە نییە. ساڵانە 6 بلیۆن دلار دەدرێت بە مزگەوت و بە مەلا، کەی کێشەیە؟ مناڵ هەژار دەبی، مشکلە نییە. مناڵ برسی دەبێ، مشکلە نییە. بێژگە لەوەش ئەوە تاگە سەرچاوەی داهاتی مەلا نییە، موچەی ماگانە نابەڕێزان. سەرچاکردنەوە هەیە دوای ڕەمەزان، زەکات وەردەگرن، دەچن بۆ تەلقین پارە وەرەگرن. جا نرخیشیان داناوە، تەلقینی مناڵ 300 دلار، تەلقینی پیاو بۆ نمونە 600 دلار، تەلقینی پیاوی زەبەلا 800 دلار، تەلقینی ژن یعنی کەمتر وەردەگرن 300 دلار. نیوە قیمەتە تێدەگەی، نیوە قیمەتە. خەریکی ئەو بەزم و ڕەزمەشن، مارەکردن بە هەمان چەشن، مارە بەداش بە هەمان چەشن. سەرچاو بەرزن، خەریکی ئەو بەزم و ڕەزمون و پارەگوکردن بە هەمان چەشن. خۆ پێت وایە سەرچاوی داهاتێن یەکشە؟ مەلاتان بینیە تەنانەت سیارەیەکی خراپ لێ بخوڕێ؟ نابرا، شتیوان نییە، شتی لەو بابەتە نییە. لەبەرەوە موسڵمانانی ئاسایی تێنەگەیشتون تەنان لە مەوزۆی علمانیەت. علمانیەت دژ بە هیچ ئاینێک نییە، بە پێچەوانەوە. علمانیەت شکۆی مرۆڤەکان دەجێڕێتەوە. علمانیەت ئاین لە دەوڵەت جیا دەکاتەوە. کاتێک دەڵێن ئاین لە دەوڵەت جیا دەکاتەوە، مەبەستمان لەوەیە کە شەریعەتی ئیسلامی تەداخل یاسا و ڕێسایی دەوڵەت ناکات. ئاین دەکات بە مەوزوعێکی شەخسی، بۆ خۆ ڕۆژانە 50 نوێژ بکە، ساڵانە 12 مانگ بە ڕۆژوو بە، شەوانە 6 کاتژمێر هەڵسەوە لە خەو بۆ نمونە نوێژ بکە، ئەو پەیوەندی بە خۆتەوە هەیە. وەروەها موچەی مزگەوتەکان نادا بە هیچ جۆرێک نەکردەوە. مزگەوتەکان دەبی پارەی کارەبا بدەن، پارەی ئاو بدەن و هەتاوەکو دوایی. ئەوە علمانیەتە. لە علمانیەت دوای ئەوەی کەوا دەور و کارکردی شەریعەت نامینێ، لەسەر کۆمەلگا ژن و پیاو یەکسان دەبن، فرەژنی بوونی نامینێ، بەشودانی مناڵ بوونی نامینێ، میراد یەکسان دەبی، شایەتی ژن یەکسان دەبی بە شایەتی پیاو، نێر و مێ، گەورە و بچووک، کەم ئەندام و لەشساق لە بەرامبەر یاسا یەکسان دەبن. واروەها هیچ پەیوەندی بە پەروەردەوە نامینێ ئاین. کاتێک پەیوەندی بۆ نمونە بڵنگۆی مزگەوتەکان نەما، وتاری هەینی مزگەوتەکان نەما کە ڕووی ئاراستی کۆمەلگا بکرێت، و هەروەها بەرنامەی ئیسلامیەکان بۆ نمونە ئازادن لەوەی بەرنامەکانیان بڵاوکەنەوە بیکەن بە شەو، بەڵام کاژمێر 12 شەو، وەکو فلیمی ترس. بۆ نمونە دەنجی مەلاکان وتاری هێنی بڵاوکەنەوە دوای 12 شەو یا دوای 10 شەو، وەکو فلیمی ترس. بڵێن تەنها بۆ کەسانێکی تەمەن سەر و 18 ساڵیە. فلیمی ڕۆعب، فلیمی ترس. باشە، نەک مناڵ نیوەڕۆیان پەخشی بکەن، مناڵ دانیشتێ و گوێ دەگرێت لە کوشتن و بڕین و ئیهانە و سوکایەتی، و دەور و کارکردی ئاین نامینێ لە خوێندن و پەروەردە ئاین ناخوێندرێ، ئەو کاتە دەتوانی جیل پەروەردە بکەیت. ئەوە پێی دەوتێ ڕیفۆرمی پەروەردە. بەڕێزان، ناکرێت تۆ ئاماژە بڵێ من دەمەوێت ڕیفۆرمی سیستەمی پەروەردە بکەم، بەڵام سەرتاپای کۆمەلگا وەحشی گەریە. ناکرێت. سیستەمی پەروەردە بە تەنیا ڕیفۆرم ناکرێت. تۆ کەلاوەیەکت هەبێ، تۆ بڵێ ڕاستەکەی من لا دیوارێکی جوان دەگەم، بەڵام دیوارەکانی تر هەموو کونیان لێت بێ، وەکو وایە تۆ چەترێکت پێبی 20 کونی لێبی، تۆ بڵێ من تەنها کونێکی دەگرم بۆ ئەوەی باران دڵۆپە نەکا. نا دڵۆپە دەکا، لەبەرەوە تۆ دەبی ڕیفۆرمەکە لە ئاستی کۆمەلگادا بیکەی. چکە ئەگەر هاتوو ڕیفۆرمت لە قوتابخانەش کرد، کاتێک مناڵ چوو بۆ کۆمەلگا، دەور کارکردی کۆمەلگای لەسەر دەمینێ، مناڵ سەقەت دەبێ، چکە مناڵ 4 کاتژمێر لە قوتابخانەیە، کاکە 20 کاتژمێر لە دەروێ قوتابخانەیە. خانەوادە تەئسیری لەسەری دەبێ، کۆمەلگا تەئسیری لەسەر دەبێ، میدیا تەئسیری لەسەر دەبێ. لەبەرەوە قسەیەک سەبارەت بە ڕیفۆرمی سیستەمی پەروەردە قسەی قۆڕە، قسەی زۆر بێمانایە، قسەی زۆر بێمانایە.
ئەگەر هاتوو هەموو شتەکان لە هەمان کاتدا بەیەکەوە ئەنجام نەدرێ ئەنجام نەدرێ چ بەڕێزێک دەیە قسە بکە وە لێرەشەوە دیارە کەس نایە قسە بکە وە لێرەشەوە یەکەم هەنگاوی ڕێنسانس شۆڕشی کەلتوری دێتە ئاراوە یەکەم هەنگاوی گەیشتن بە مەعریفە گەیشتن بە زانست گەیشتن بە لۆجیک گەیشتن بە منطق شک و گومان پرسیار دێتە ئاراوە کاتێک دەور و تەسیری ئاینت نەهێش لەسەر مناڵ پرسیار دەکات بەڵام ئەگەر هاتوو لە ڕوانگەی ئاینەوە گوتت پرسیارکردن حرامە شک و گومان گوناحە ئەو کاتە ناوێری پرسیار بکە کۆمەڵگا بەرەو دواوە دەچێت بەڵام ئەگەر توانیت سیستەمێکی علمانی بنیاد بنیت کە ئەو دەور و تەسیرە نێگەتیڤە خراپە لەسەر کۆمەڵگا نەهێشت لەسەر پەروەردەی مناڵ نەهێشت مناڵ پرسیار دەکات شک و گومان دەکات لە ڕێگای شک و گومان و پرسیار دەتوانێت مەعریفە بەدەست بێنێ زانست بەدەست بێنێ بە دوواداچوون بکە لێرەوە کۆمەڵگا بەرەو پێشەوە دەچێت وە لە ڕێگای ئەوە بۆ نمونە بەریەککەوتنی فکری دێتە ئاراوە تێڕوانینی فەلسەفی و بەریەککەوتنی فەلسەفی دێتە ئاراوە بەریەککەوتنی مەعریفی دێتە ئاراوە کەسانێک لە کۆمەلگا دێنە ئاراوە کە بەهرەمەندن قسەی خۆیان دەکەن بێ ئەوەی بترسن لە هێزێکی سەر سروشتیەوە ناترسن لێرەوە کۆمەلگا هەنگاو دەنێ بەرەو ڕێنسانس بەرەو شۆڕشی کەلتوری دەنکم کزە نازم بۆچی برا یەک دقیقە بزانین تۆزێک چاچی ناکەین وابزان باش ئێستا دەی باش باشە وازدان مۆزوعەکان زۆر ڕۆشنە لای تۆ بێ چێشەی دیارە لای ئەو بڕێ دەبی دەنجی لای خۆی زیاد بکە دیارە دەنجی مۆبایلەکەی کزە باشە وە لەوێەوەش هەر وەک گوتم هەر کەسێکی ئایندار ئەگەر بڕوای بە پیرۆزی ئاینەکەی هەیە ڕاستیەکەی دەبی لەگەڵ علمانیت بیتن بۆی مەلاکان هیچتر بازرگانی بە ئاین نەکەن زۆر جاروەیە هێناومانە موسڵمانەوە وەرگرتیە فلانە مەلاوا دەڵێ هیچ پەیوەندی بە ئاینەوە نییە ئێدە باشە مەلایەکی دووەمت بۆ دەین دڵێنە ئەوەش نازانی سێمت بۆ دێنم ئێوەش نازانی چوارەمت بۆ دێنم ئەوەش نازانی ئێدە باشە کەواتە ئەوانە بازرگانی بە ئاین دەکەن دەکەواتە تۆ بۆچی دژی جیابوونەوەی ئاینی لە دەوڵەت من لەوە تێناگەم باشە لەوە تێناگەم و ئەگەر هاتو تۆ ئینکاری ئەوە دەکەی کە ئیسلام وەک ئایدۆلۆژیا نەهاتووە بەڵکو وەک ئاین هاتووە دەکەواتە تۆ بۆچی دژایەتی ئەوە دەکەی کە ئاین لە دەوڵەت جیا بکرێتەوە من لەوە تێناگەم بەڕاستی لەوە تێناگەم یا ئەوەتە دەبی بیسەلمێنی بەڵێ ئیسلام ئایدۆلۆژیایە ئایدۆلۆژیایەکی سیاسیە لەبەرەوە ناکرێت لە دەوڵەت جیا بکرێتەوە یانیش ئەگەر دەڵێ نەخێر ئاینە ئایدۆلۆژیانە کەواتە دەبی پێت خۆشبی جیا بێتەوە ناڵێن لەکم دینکم وەلیە دین دەکەواتە مانای چییە ئەگەر بڕوات بەوە هەیە لەکم دینکم وەلیە دین دەکەواتە دەبی پێت خۆش بی نابێ مادەم من ئاینی خۆم و تۆ ئاینی خۆت دەکەواتە نابی باڵا دەست بێ لە دەستور ئاینەکەت وایە مۆزوعەکە زۆر ڕۆشنە بە ڕۆشنی دیارە بەڵام خۆتان کەسانی سەر لێ شێواون نازان چیتان دەوێت لەگەڵ ڕێزم بەڵام زۆربەی وەکو کەری ناو قوڕا وایە دەوێت لە دەستە ڕاست لێی بخوا و لە دەستە چەپیش لێی بخوا لە ڕاستڕەوی لێی بخوا و لە چەپڕەویش لێی بخوا خەمەعقول نییە تۆ خۆت یەکلا بکەوە ئاینەکەت پیرۆزە و دەتوێت پیرۆزی بۆ ئاینەکەت بجێڕیتەوە ئەم چەکە لە دەستی مەلاکان و لە دەست سیاسەتمەداران دەربێنە هەوڵ بدە لە پێناو جیاکردنەوەی دین لە دەوڵات هەوڵ بدە لە پێناو جیاکردنەوەی دین لە دەوڵات بۆی کۆمەلگا بەرەو پێشەوە بڕوە کاک دەشتی کەریم جارێشتر دواتر کاک هەردی بۆ دووەر ناگیرێ برا زانتە چێشەیەکت هەیە با کاک هەردی باوەڕ بگرین فەرموو کاک هەردی
بەڵە دەزانم خۆ کاک دارا ئەوە دەزانین برا ئەوە دەزانین لە چ کاتێک وا دەڵێن ئەوە باش دەزانین یعنی باش کاک دکتۆر دەرچاو هەربژی چۆنی باشی قوربان کاک دکتۆر بەڕاستی کاک دکتۆر زۆر سەیرە ینی زۆر جێی سەرسوورمانە بڵێ حکوومەتی کوردیان بڵێ ئەو کوردستان ئەو بەشێ کوردستان برێ ئەلمانیا زۆر جێی سەرسوورمانە ئەلبەتە ئەزانی بۆ جێی سەرسوورمانە با من بەسیترین نمونەت ببێنمەوە بۆ نمونە سەیری نەروێج کەچیان لە مەلاکری کار کرد زیندانیان کرد بە ڕێگایشی ئازادیانە بە ڕێگایشی دیموکراسی تووشی زیندانیان کرد سەیری کوردستان سۆرانی ماما کاتێک لەگە مەلاکری کار بوو مەلا بەرگیر فتوای چەند کەسی کوشتنیدا مەلا شێرزاد زۆر مەلایکرانەکە ئێمە کورد ئەگەر ئەم شتە ببینین ئەبێ باوەڕ بە بکەین کە حکوومەتی کوردی هیچ کاتی ئەلمانی نییە هیچ کاتێک چون لەسەری هەموو شێو بنەماڵی مەلا مستەفا خۆ مەلا مستەفا مەلا بووە قورئان خوێن بووە کاکە بە قسەی خۆیان ئەگەر وابێ بە کەرامەتم لە ژیانی یا چاوی بە قورئانیش نەکردێ بۆ زانیار تەوراتی نا منیش گومانم چون خوێناری نەبووە بەڵام شتەکە نای هاتوو بە دوای کاک دکتۆر کاک دکتۆر من باشی بکەم کاک دکتۆر من کاتی خۆی کە مناڵم لە مەکتەبم پۆلیس سێی سەرەتایی بووم دوی سەرەتایی بەو کاتە لە مەکتەب ئەزانین چیان دانابوو یەکی دوی خوێندکاران دانابوو یەکی دوو قوتابیان دانابوو ئەمانە لە مناڵی و پەروەردەیان نەکردن ئەیان بردن بۆ عەفلا ئەیان بردن بۆ شوێنی پارتیەکان یەکێتەکان پەروەردەیان نەکردن ڕێک ئێستا ئەوانیان لە دەرچوونەکە ئێستا پشتگیری بنەماڵی بارزانی و تاڵەبانیەکە ڕێک ئەوانیان لە دەرچوو کاک دکتۆر ئەو کاتێک یەکێتی هەبوو خوێندکاران هەبوو مکافحە بوو ینی بەڕاستی من تێناگەم کەی ئمە لەو بنەماڵێ تێدن کەی تێگەی کاک دکتۆر من دوێنێ زۆر گریاوم بەڕاستی زۆر گریاوم سەیریکە کاکە ئێمە ینی تعدای شەرەفمان لێکەم بران ناو تورکیا خەڵک ئەچێ بۆ سەفەر لە تورکیا پارە سەر بەکە لەو لاوشە سوکاری بە کەرامەتمانەکەن ڕاز دەکەی من میوادارم خەڵک تێبگە کاکە بەسە بەڕاستی بەسە جا بێنووسە مەلایەکان کاک دکتۆر لە ئەوروپا کەنیسەکان حتا بێ پارەی ئەرزەکەی خۆشیان بدەن پارەی جادەکەیان بدەن پارەی زێرابەکەشیان بدەن پارەی ئەو زبرێکە فرێ دەنە بێ پارەی ئەوش بدەن ڕاز دەکەی بەڵام لە کوردستان مەلەوانیە کاکە مەلە دوکان هەیە لە ناو مزگەوتە کراوەتەوە مزگەوت بەلاشە کارەبای بەلاشە ئای بەلاشە ئەینەم گوت ساڵانە 6 چەند بوو ئاماژەم پێکرد پارەیەکی خەیاڵیە بەڵێ 6 بلیۆن دۆلار ساڵانە دەدرێت بە مزگەوتەکان لە داهاتی خەڵکی کوردستان بەڵێ بە موچە و بە خزمەتکار و بە مەلا و بە ئاو و بە کارەبا بەداخۆ بەڕاستی تەقدیریە ڕقەمێکی تەقدیریە براوە زۆر اینجا لە سەیر بڕۆ بۆ مەکتەب بۆ قۆناغی سەرەتایی لە قوتابخانە لە پۆلی چوارە لە تەمەنی 9 ساڵیە مناڵی فێرە ئاەتی قورئانەکە مناڵی فێرە عومەری کوور خەتابەکە کورە برایە ناگەین بە هیچ مەما باوەڕکە کاک دکتۆر ئێمە تا ئاڵوودەی ئیسلام بین تا مدمینی ئیسلام بین قەت ناگەین بە هیچ هەرەوە خراترە بین ئەبێ ئێمە خۆمان یەکلایی بکەینەوە ئەبێ بەڵێ 6 ملیار کاکی وە ئەوە تەقدیری وتمەگەر هاتوو هەر مزگەوتێک مانگانە ببوورە کاکەردی ئەگەر هەر مزگەوتێک مانگانە پێویستی بە 10 ملیۆن دینار بێ چکە خزمەتکاری هەیە و مەلای هەیە و ئاو و کارەبا و هەتا وەکو دوایی تۆ حساب کە 6,000 مزگەوت ئەوە مؤدل مزگەوتی پێویستی بە زیاتریش هەیە 6,000 مزگەوت حسابی کە ساڵانە دەکات 6 بلیۆن دۆلار 6 ملیارد دۆلار بەڵێ 6 ملیۆن خۆ کاک دکتۆر من لە هۆڵندا خۆ نییە ینی شتێکی نییە هەموو وڵاتی هەمووی ئاوە ئەلبەتە بەڵێ لەسەر زەریبە کاک دکتۆر بەڵام بەڕاستی چون لێرە عەقڵ هەیە کاک دکتۆر لێرە عەقڵیان زۆر باشە لێرە بۆ نمونە کابراک دێ بۆ لاتەکە پێی بڵێ دینێکی جواب ناداتەوە دینێشی ئەڵە کەی کێشوی توی ئەڵە شتێکە پریڤێتە بە خۆم و خودامە ئەگە هەم بێ ئێمە وانیە کاکە لا ئێمە ئەگەر ئەگەم بزانم موسڵمان نەبی هەر شەخت ڕێنتەکەن ڕسواتەکەن وایە
من خۆشحاڵم چاوت ماسەکەمان دای سەرچاو بەقوربان کاک دکتۆر سپاس سەرچاو برا سەرچاو هەر بژی زانین کاک دەشتی جارێش بۆ دەنێرم زان وەردەگیریان ناو جاری چوارەمە بۆت وەرناگیرە کاکە جارێشتر نەتوانی وەربگریتەوە بابەت ئێمە لە نێوان حکوومەتی تیۆکراسی یا حکوومەتی علمانی کامە ڕێگات چارەیە بەتابەتی بۆ کۆمەلگانەی کەوا فرەنەتەوە و فرە بۆ نمونە دینیان تێدایە بۆ ئەوەی لەو قەیرانت دەربچین کۆمەلگا لەو قەیرانت دەربچێ بۆ من جگە لە ڕووی ئابووریەوە هەروەک ئاماژەم پێکرد بە تەقدیری لە داهاتی هەرێمی کوردستان ساڵانە 6 بلیۆن دۆلار دەدرێ بە مزگەوتەکان ساڵانە لایانی کەم 6 بلیۆن دۆلار دەدرێ بە مزگەوتەکان بەرهەمیان چییە؟ هیچ جاخۆ پێویست ناکە مزگەوت چی پێویست دەکا کاکە پێویست بەو هەموو مەلایەش ناکە بەڕاستی خۆ تۆ لە وەزارەتی ئەوقاف ڕۆژانی هەینی مەلایەک دابنێن کەناڵی ئاسمانی بەرامبەر دابنێن کەناڵی ئاسمانیشمان هەیە دەگوێزرێتەوە لە هەموو کوردستان دەگوێزرێتەوە وتاری هەینیە و تەلەگەی وتاری هەینی و تەواو وتاری هەینی و تەواو باش یەک وتاری هەینی لە وەزارەتی ئەوقاف دابنیشی ستۆدیۆیەشی بۆ دابنێن بۆ هەموو کوردستان بگوێزرێتەوە بۆ هەموو ماڵەکان بگوێزرێتەوە لە مزگەوتەکانیش یەک شاشەی دابنێن مەلا لەوێ قسە بکەتەوە یەک مەلات دەوێت یەک مەلا نوێژیش بکە لە پشت مەلا هەمووتان نوێژی جەماعەت بکەن تەواو یعنی مۆزوعەکە کۆتایی پێدێ یعنی پێویست ناکە 7000 مەلا پێویست ناکە کاتێک ئەو مەلایە مرد مەلای دووەم بێنن لە شوێنی دابنێن باشە بەڵێ هەر بەجددی شاشەیەکی گەورە لە شوێنی میحراب دابنێن لە مزگەوت مەلا کاتێک دەست بە نوێژ دەکەن لە هەموو مزگەوتەکان ئیتر خەڵک لەگەڵی دەست بە نوێژ بکەن نوێژەکەی تەواو کرد ئینجا دابنیش لە شاشەی تەلەڤیزیۆن بۆ هەموو مزگەوتەکان بگوێزرێت بەلا قسەی خۆی بکە باش قسەی خۆی بکە بەڵێ باش کەس قسەی نییە سەبارە بەو بابەتە نیەتی باش من خوتبەی جمعەیان بۆ دەدەم مەشکیلەم نییە کاکەردی من لێرە قسەیان بۆ دەکەم باشە نیوس ئەف قسەیان بۆ دەکەم بگوێزرێتەوە بەڵام من پێم وایە زوڵمە بەڕاستی تەنها خوتبەکانی جمعە بگوێزرێتەوە بۆ کەناڵەکانی تەلەڤیزیۆن پێویستە شەوانە بگوێزرێتەوە دوای کاژمێر دەی شەو لە خوارەوەش بنووسن یعنی تەنها بۆ کەسانێکە سەیری ئەوە بکە ئاگاداری تەنها بۆ کەسانێک کە تەمەنیان سەرەوەی تەمەنی 18 ساڵیە باشە 18 ساڵی چکۆکو فلیمی ترس وایە دەور و کارکردی خراپی هەیە لەسەر عەقڵی مناڵ نابی مناڵ گوێی لێ بگرێ بە هیچ جۆرێک نابی مناڵ بە هیچ جۆرێک گوێی لێ بگرێ لەو شتانەی کەوا مەلا دەیڵێ هایان نا بەڵێ پلس 18 بەڵێ پلس 18 هێ من قارەمان فەرموو دۆری هەنسڵاو هاتم دەرچاو هەر بژی کاکێ من فەرموو دکتۆر پێما بێ باسەکەی تو لەسەر مزگەوت و لەسەر ئیسلام و نا بابەتی من لە نێوان حکوومەتی ئاینی یا حکوومەتی علمانیە بابەتەکە بەڵێ باشە دکتۆر هەژاری بۆ مرۆڤ کێشە یاخود مزگەوت ئەلبەتە هەژاری کێشەیەکی زۆر گەورەی بۆ مرۆڤایەتی و شەرمەزاریشە بۆ مرۆڤایەتی دکتۆر هەر مزگەوتێک مەساحەی ئەو مزگەوتە بەلایەنی کەمەوە جێگای 10 بۆ 20 خانووی بۆ فەقیر و هەژار لێ ئەلبەتە ئەوە داخرایەوە خۆت کاکێ من ینی تەسەوڕ کە 10 20
20 جاران 7000 یعنی پارەی ئەو مزگەوتانە کە بە مزگەوت لە مزگەوت سرف دەکرێت بەڕێزان ئەو پارەیە مانگانە دەکرێت بدرێ بە نێزەک 300,000 کەسی بێکار هەر یەکی بۆ نمونە 300-400,000 وەربگرێ بیمەی بێکاری پێدابین دەکرێت تەسەوڕکەن بیمەی بێکاری پێدابین دەکرێت باشە ئاسۆ فەرموو بەڕێزم سەرچاو بەخێر بن ئەم کاتت باش دکتۆر سەرچاو هەر بژیت بەڵێ هەیە فەرموو سەلامەتە ئەم کاتت باش دکتۆر سەلامەت بی بابەتێکی زۆر جوان بوو زۆریش بە کەڵکە ئێمە زۆر لازمانەیە ئەو شتە بۆ ئاگاداریتان شتێکتان عەرزکەم ئێستا لە کولن خاوەرمیانە تۆ حیساب کە چەندین دانە جێگای دینی هەیە چەندین کێشە هەیە لەبینە و تو تمیشای کە ئەم هەموو مزگەوتە هیچ کامێکیان ماڵیات نادەن هیچ کامێکیان دەنگ هەیە بەڵێ هەیە فەرموو بەردەوامدا ئەوە داخراوە ببوورە هی تۆش داخراوە کێشەیەک هەیە لەگەڵ ئینتەرنێت ئەمڕۆ یا لەگەڵ فەیسبوک هێمن قارەمان بابەت ئایا حکوومەتی ئاینی یا حکوومەتی علمانی ڕێگا چارەیە بۆ وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاست دکتۆر جانداوای لە برنەکە مەڵی خۆخەتای منێ مە غەڵەتەکە لای منێ خەت ئەبڕە من چی بکەم دکتۆر هەر جێگای مزگەوتێک بەلایانی کەمەوە شوێن 20 بۆ 10 خانووی بۆ فەقیر و هەژار لێ بێتەوە گەلێک کەمتریش لە پارەی ئەو برا لایەنی کەم جێگای 40 یونیتی تێدا دەبێتەوە 40 یونیت 40 یەکەی نیشتە جێبوونی تێدا دەبێتەوە برا تۆ 20 یا 10 ماڵە فەقیر ڕزگار ئەەکەی لە نەبوونی کاکە مزگەوتەکە 100 ملیۆنی تێچووە ئەچنە دەرەوە سوالکرد دنیا لە پێش مزگەوتەکەیە کاکە پارەی ئەو مزگەوتە تێچووی ئەو مزگەوتە باوەڕکە فەقیر نامێنێ هەژار نامێنێ بەڵام دکتۆر ئەوەی ڕاستی مەلایە 195 ها من ناڵێم 100 مەلایش ئینسانی باشی تیا هەیە بۆ نمونەیەکی وەک مەلا سامان کوڕێکە بەڕاستی جێگای فەخر و شانازیە بەڵام 195 مەلاکان خەڵکە ئەوەنە کەرە مامۆستا ئەو ملیۆنێکم هێناوە بۆم بکە خێر خۆی کراوەتە کنێوە خۆی کوێرە خۆی خێرداتە خەڵک مەلاکانیش نایکەنە نامردی ئەوەی ژنەکەی جوان بێ ئەوەی ژنەکەی بجێن یا ئەو بێوە ژنە ئارجان کاکێ من تۆزێک باسی ئەو چەمک و زاراوانە نەکەین چکە دواتر دەڵێن پشتیوان عەبدوڵڵا جوێن دەدا لەسەر تۆ ناکەوێ ئازیزم تۆزێک بە شێوازی تر ئاماژەی پێ بکە ئەگەر دژمن نەبێت دکتۆر دەنکای بڕێ نازانم کێشەکە دەڵێم زۆر ئاماژە بە وشەی ئان مەکە ئەگەر بتوانی خۆمان لەو شتانە با پارێزین چکە دواتر جوێنەکە بۆ من دەگەڕێتەوە دڵم پشتیوان عەبدوڵڵا جوێندا ئازیزم ئەگەر خۆ لەو چەمکە بپارێزی فەرموو قسە بکە مشکلە نییە برا چ مشکلە نییە فەرموو دکتۆر باوەڕت هەبێ سەی قسە و باسەکەی ئێمە لە ئیسلام و هاتووە ئێستا بۆ نمونە کە کاتی زەکات دێ طبعا ئیسلام 500 درۆکە نەوەک 100 لە 500 درۆکە هەفتەیە دەڕۆژ پێش پارەی زەکاتەکە بدا ئەچێ شتێکە کرێ بۆی پارەی زەکات نەدا ئەگەر زەکات هەبێ ئەگەر بێت و ئیسلام 1 ساڵێ بەڕاستەقینە زەکات دەربکە باوەڕکە لەناو ئیسلامێک فەقیر نامێنێ بەڵام باوەڕکە درۆکەن دووڕوون ڕاست ناکەن
و پێنجی مەلاکان باوەڕکە من زانیاریی گەلێ باش دقیقم هەیە لەسەر ئەوشە لە 95 مەلاکان سەی موبایلەکەیکە پڕە لە فیلمی 60 بەڵام ئەم خەڵکە بۆنە کەروگایە بۆنە غەشیمە بۆ ئەوەنە خۆی مێشتی نییە کاکە درۆیە ئەوەی بڵێ کە سوکارم نییە فەقیری تیانە بێ درۆیە بۆ نایدیتە کە سوکارەکەی خۆت بۆ نایدیتە هاوسەکەی خۆت ئەمە ئەو دوای ئەوە خەڵکە چێ بۆ حەج کاتی حەج دەسی پێکرد ئەڵێن حەوت کۆڵان لەملا بڕۆ کاکێ من پەیوەندیمان ئەتو یەک دەقەبرا پەیوەندیمان بە حەجەوە نییە ئەوە ئازادی شخصیە کابرا دەچی بۆ حەج ناچێ ئێمە قسە دەکەین لەسەر دەسەڵاتێکی علمانی بۆ نمونە خەڵک موسڵمانە لە ئوسترالیاوە دەچێت بۆ حەج ئازادی و کەسیش ناتوانێت ڕێگای لێ بگرێت قسەی ئێمە سەبارەت بە دەسەڵاتی علمانی یا دەسەڵاتی ئاینیە کێشەم نییە خەڵک دەچێت بۆ حەج دەچی با بچێت کێشەی من نییە دکتۆر دەنگەکە نایە بۆم با کاتیش لە برادران نەگرم هەڵبەتە کەمێککە لەوانش نەگرم دەنگکە ناگا دەی سەرچاو ببوورە ئەوە تۆزە کێشەیە بەڕێزان ئەو چەناڵی یوتیوب شێر بکەن بە ئەوی بۆ هەمیشە دەستبەرداری فەیسبوک بین من سوپاسان دەکەم ئەو چەناڵی فەیسبوک ببورن مەبەستم ئەو چەناڵی یوتیوب ئەگەر بتوانن شێر بکەن پشتیوان عەبدوڵڵا شێری بکەن لێرەوە بەرنامەکانمان بە زمانی کوردی بە زمانی ئینگلیزی بە زمانی عەرەبی پەخش دەکەین بۆ بینەرانی کورد عەرەبانی ئازیز و پیرۆز وهروە بە بینەرانی ئینگلیز بابەتەکانمان پێشکەش دەکەین و هەوڵدەین لە یوتیوب بابەتەکانمان جۆرا و جۆر بێت لە داهاتوو بۆ خەڵکی کوردستان بابەتی سیاسی بابەتی فەلسەفی بابەتی ئەکادمی بابەتی کۆمەڵایەتی بابەتی سیاسی بابەتی خیانەتکاری وهروە بابەتی ئاینیش بابەتەکانمان هەتا بابەتی تەندروستیش لە یوتیوب پێشکەشی دەکەین بەڵام دەبێت لە فەیسبوک دەربچین هەموو ڕێگایەک بدۆزین و بۆی لە فەیسبوک دەربچین ئەگەر بتوانن ئەم چەناڵە سبسکرایب بکەن سوپاسان دەکەین هەر کاتێک گەیشت بە 1000 ئەو کاتە بۆ نمونە لە یوتیوبەوە دەست بەرنامەکانمان دەکەین و بەش بە حاڵی خۆم من بای بای دەکەم لە فەیسبوک بابەت ئەوەی ئایا حکوومەتی ئاینی یا حکوومەتی علمانی ڕێگا چارەیە بۆ کۆمەلگاکانی خۆرهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی کوردستانی خۆمان چکە من پێم وانێ لە کوردستان حکوومەتێکە بێ بەناوی حکوومەتی علمانی ئەمە گەورەترین درۆیە بەڵکو حکوومەتی کوردی حکوومەتێکی ئاینیە بە زەغرەفەی علمانی مۆزوعەکە ئەوەیە حکوومەتێکی ئاینیە بە زەغرەفەی دیموکراتیە علمانی بۆ نمونە لیژنەی فەتوات هەیە 7000 مزگەوتت هەیە بڵنگۆی مزگەوت ڕۆژانە 5 جار وهروە وتاری هەینی ڕۆژانی هەینی ئەو ترس و تۆقانە بڵاو دەکاتەوە دەور و کارکردی سلبی دەبێت لەسەر مناڵ بۆ نمە خوتبەی مزگەوت دەجۆزرێتەوە نیوەڕۆیان کاژمێریەک مناڵ دانیشتون خەڵک دەیبیسێ ترساندون و تۆقاندنە لە قوتابخانەکان ئاین دەخوێندرێ مناڵان فێرە نوێشکردن دەکەن دەیان ترسێنن فێرە پردی سیڕاتیان دەکەن پردی سیڕات چۆنە ئازار و ئەشکەنجەی گۆڕ هەتاوەکو دوایی وەروە ڕێگەی پرسیارکردنیان لێ دەگرن وەروە لە ئاستی کۆمەلگا پیاوانی ئاین ڕێزیان لێ دەگیرێ وەروەها لە ئاستی گەڕەکدا خەڵک دەگەڕێتەوە بۆ مەلاکان بۆ شەریعەتی ئیسلامی سەبارەت بە مارە بەجاش ژنمارەکردنە تەلاقە تەلقینە و هەتاوەکو دوایی وهروەها لە داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان بە تەقدیری گوتمان ئەگەر هات و هەر مزگەوتێک مانگانە نزیک 10 ملیۆن دۆلار ببورن 10 ملیۆن دینار خەرجی بێ هەر مزگەوتێک مانگانە چونکە مەلایەکی لێ و یەک دوو خزمەتکاری لێ و ئاو بێڕادە سەرف دەکرێت 2 مەسینە ئاوی دەبڵ بە قوم سەرف دەکەن کاتێک پیسایی دەکەن جا تەسەوڕکە دە ئاو دەستیشە دە ئاو دەستیشی تەنیشت درێژتێ دەگەی دەڵێ جار بەجاریش ئیتر تەقە دێتن لە ئاودەستی ئەی بۆ ئاودەستی بی تکایە تەقەی خۆشی ڕابگرن هەمووی تەقەتەق دێتن 2 مەسینە ئاویشی لە سەرف دەکە ئاو سەرف دەبیتن کارەبا سەرف دەبیتن ئەوانە هەمووی مەسروفە هەرێمی کوردستانیش خەڵکی کوردستان دەبی باجەکەی بدە حسابمان کرد بە تەقدیری ساڵانە 6 بلیۆن دۆلار خەرجی مزگەوتەکانە 6 بلیۆن دۆلار خەرجی مزگەوتەکانە ئەو 6 بلیۆن دۆلارە
دەکرێت چارەسەری یا بیمەی بێکاری نزیک 200,000 بێکاری پێ بدرێت. 200,000 بێکار 200,000 بێکار لە کوردستان کە یەکێک لە کێشەکانی ئەوەشکەوا خەڵک ڕوو لە مزگەوتەکە بێکاریە بێ ئیشیە. گەر هاتو تۆ بیمەی بێکاری دابین کرد لە ڕێگای بڕینی پارەی مزگەوتەکان هەروەک چۆن لە ئەوروپا لە حکوومەتە ئەلمانیەکان پارەی کەنیسە قەتع بووە خەڵک خۆی دەبی مەلا دەبی خۆی بژێنێ و دەبی پارەی ئاوش بدا و پارەی کارەباش بدە لەبەرەوە کەنیسەکان دەبین ئیفلاسیان کردووە لە زۆرێک لە وڵاتەکان ئەگەر هاتو ئەم کارە بێ ئەو کاتە دەتوانی ساڵانە 6 بلیۆن دۆلار بجێڕیتەوە تەرخانی بکەی بیخەیتە سندوقی گەشە پێدانی مناڵ بۆ نمونە یا بیمەی بێکاری بۆ نمونە و ئەگەر هاتو گەنج پارەی لە جیرفان دابی ناشی لە دیارمەلا دابنیشێ واتە بە بەردێک دوو چۆلەکەت کوشت. بەڵام ئەڵبەتە لە بەرژەوەنی دەسەڵاتی کوردی نییە شکەوەی من ئاگادارم دەسەڵاتی کوردی بە سەرکردایەتی حکوومەتەوەکەکەی مەسرور بارزانی دەیانەوێت یاسای ئیزراء ئەدیان جێبەجێ بکەن. هەر کەسێک ئیهانە و سوکایەتی بە ئاین بکە ئەوە دەدرێت بە دادگا وە سزای لەسەر دەبێت. باشە ئەوە سزای لەسەر دەبێت. باش لەبەرەوە سەرتاپای کۆمەڵگای ئێمە حکوومەتێکی سەرچاو بەخێر بێکاک بەختیارجیان بەختیار دەحمە بەخێر بیبرا حکوومەتێکی ئاینیە تیۆکراتیە بەڵام خۆی زەغرەفە کردیە ڕازاندۆتەوە بە سکۆلاریزم گەورەترین درۆیە لە کۆمەلگای لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەسڵ و ئەساسی نییە چونکە سکۆلاریزم واتە جیاکردنەوەی دین لە دەوڵەت نابی لە دەستوریش نابی بەناوی بسم الله دەست پێ بکەیت چ جای ئەوەی کەوا بنووسی قورئان سەرچاوەی سەرەشی دەستورە نابێ تەنانەت بۆت نییە ڕاستەکەی لە دەستور ئاماژە بە ڕەگەزیش بکەیت هەر بەجددی مەگەر هەندێک مەسائلی تایبەت بە ڕەگەز دەی بڵێ هەموو تاکەکانی کۆمەلگای یەکسانن لە بەردەم یاسا هەموو تاکەکانی کۆمەلگا یەکسانن لە ڕووی ماف و ئەرک چ جای ئەوەی کەواتۆبەی لە ڕوانگەی شەریعەتی ئیسلامیەوە ژن نیوەی پیاوە و دووشایەتی ژن بە پیاوێکە و فرەژنیە و بۆ تێ لێی بدەیت و هەتاوەکو دوایی سەیوان کەریمی ئەو بۆی وەرنەگیرە ئەو بەڕێزە جارێشتر بۆ دەنێرینەوە برا جگە لەوەش ئەو هەموو بۆ نمونە زانکۆی شەریعەت و پەیمانگای شەریعەت و قوتابخانەی ئیسلامی و هەموو پارەیە تەسەوڕکە یعنی لە ڕێگای جیاکردنەوەی دین لە دەوڵات ساڵانە دەتوانی لایەنی کەم 20 ملیۆن دۆلار بجێڕیتەوە بۆ خەزانەی دەوڵات وە لەشتی سوودبەخش سەرفی بکەیت خەرجی بکەیت ئاغا بەرزی سەرچاوە خێر بن بۆی وەرنەگیرە وابزەم کێشکە لەوەدایە ڕیپۆرتێکی زۆر کراوین زۆر تۆزە کێشەمان هەیە لەگەڵ لایڤەکار وەک ئەدمین ئاگادارم دەکاتەوە لێرە ڕیپۆرتێکی زۆری پەیجەکە کراوە ئەکتیڤی دابەزیوە مشکلە نییە بەڵێ ئەکتیڤی دابەزیوە سەیوان کەریمی فەرموو فەرموو کاکە برا
سڵاو ڕێزمەیە بۆ خۆت و بۆ هەموو کەسانە کە لێرن زۆر سپاس دەکەم دوورە من لە ئیشم هیوادارم ئیش نەیشی تاکسیەکەم هیوادارم ئیش نەیە تا قسەکانم تەواوکەم لەسەر بابەتەکەت من پێم وابێت بە لە هەموو شتێک هەر دەسەڵاتێک لە هەر شوێنێکا کولتوری تایبەتی خۆی دروست دەکات بۆ ئێمە ناتوانین من پێم وابێ ئێمە ناتوانین بڵین مەسەڵەن کوردستان یا چزانم عێراق من خۆم خەڵکی ئێران ئەمانە وڵاتی ئیسلامین ئەمە هەمووی ئیسلام لە کات و ساتێکی خۆیان هاتووە سەپێنراوە بە سەریانە و ئەو کولتورە کە دروست کراوە کە کەم کەم جێی خۆی کردوە سۆوای لێ هاتووە کە ئیسێمە ئەم وەزعایە بینین ئەگەر بە جیای کێنەوە یانی ئیسلامی سنی ئیتر داعش ئەبێ بە لا خراپەکەی و ئەم وەزەکەی بینین لە عەرەبستان و لە حتا لە کوردستان و هەرێمی کوردستانیشەوە لا باشەکەیەسی بەشی شیعەکەیش ئێوە ئێرانە کە ئەو دەسەڵاتی هەیەوەی بینی کە چییە بۆ وەزە یەک شت ئەگەر بە وردی تماشای ئەم کۆمەلگانە بکەین کە هەموو یانیسە ئیسلامیان لەویا دەسەڵات یا بەدەستەوە خەریکی زۆڵمکردنە لەو خەڵکە ینی ناکرێت بە جیا باسیەوەکەین کە ئەمە فقط ئیسلامەکەوای کردوە یا دینەکەوای لێکەوە پێم وابێت بە بڕوای من ئیسلام و ناسیۆنالیزم یا دین و ناسیۆنالیزم دوو کۆڵەکەن کە هەمیشە پێویستیان بە یەک بووە هەمیشە حتا ئەگەر ژاهرن هەردووکیان ژاهرن ڕێک وایە هەردووکیان ژاهرن بۆ گەوجاندنی مرۆڤایەتی بەڵێ ڕێک وایە ئەگەر ئێران 42 ساڵ لەمەوە بەرتماشاکە ئێ وەختە کێشای ئێران بوو دەسەڵاتی بوو وەزەکەیش بەرەو پێشە چوو لەباری اقتصاد و هەموو شتێکەوە بەڵام نەیەتوانی لەو دینە و لە ئیسلام بە تایبەت بێتە دەرەوە تماشاکەی زۆر عەکس و ڕەسم و فیلم وشی دەرکەوتووە کە هەمیشە خەریک دەستماچکردنی مەلاو ئەو ئاینەکان بوو بۆیە من پێم وابێت ئیتر کاتیەوە هاتووە کە ئەگەر کەسێکیش مسلمانە بۆ دەدەخە بۆ سعاتێک دینەکەی لە خۆی دوورکات و بیرکاتەوە بڵێ ئیسلام 1400 ساڵە هەیە ئەمە لە هەر کێشکە دەسەڵاتی بووە وردی کاتۆ بزانێت چی بۆ خەڵکە داوە تماشاکەیت ژنە بووە بە دەسە ئینسانێکی دەسە دوو دەسە سێ دەسە چوار هەر وەکو پیا و هەر شتێکە بیکات هەر غەڵەتێکە بیکات لە ژیان نایسە نازانم شاید کەس بەلایەوە غەڵەت نەبێ بەڵام لە ڕوانگەی و کۆمەلگایش و تماشاکەین بنەماکەی ڕیشەکەی ئەگەڕێتەوە بۆ ژن ئەگەر ئەوە مهمترین شتەکە کە بە بڕوای من ئیسلام ئەگەر ئەو کۆمەلگا گەرەکێسی لە ژێر دەسەڵاتی ئیسلام بێتە دەرەوە پێم وابێت یەکەم کار ئەوەسە کە ژن وەکو ئینسانێک وەکو ئینسانێک وەکو مرۆڤێک ڕێزی بۆ دانێت چونکە وەختێک کە ڕێزی بۆ دانا یانی نیوەی ئەو دینە نیوەی ئەو ئیسلامیەتە خوارد دەسەڵاتی پێ ناگات ڕزگارە بێت نیوەی ئەو کۆمەلگا ڕزگارە بێت بارێکی تریکی پێم وابێت باری اقتصادیە باری ئەوسەکە کە ژن دەنگەکان دەنگت دەبڕێ کاک سەیوانی ئازیز حەزەکەم بەردەوام بێ ئەگەر هاتوو شوێنەکەت بگۆڕی بەداخەوە دەنجی قەتع بوو ئەگەر ویستت کامێرەت بۆ دەنێرمەوە برا
بەداخەوە بەڵام ئەو قسانەی کردت تا ئێستا 100% لەگەڵدا بووم 100% لەگەڵدا بووم یعنی یەکێک فاکتەرێک وای کردووە کە ژن ئیهانە و سوکایەتی قبول بکە کۆیلایەتی قبول بکە ئەوەیە کە لە ڕووی ئابوووریەوە سربەز نییە سربەخۆ نییە لە ڕووی ئابوووریەوە پاشکۆی پیاوە لە کۆمەلگاکانی خۆرهەڵاتی ناوەڕاست بینیومانە هەر کاتێک ژن توانی سەرچاوەیەکی ئابووری هەبێ ئامادە نییە بەقەت ئەو ژنەی کەوا سەرچاوەیەکی ئابووری نییە ئیهانە و سوکایەتی لە پیاو قبول بکە ئیهانە و سوکایەتی لە پیاو قبول بکە جا ئەو ژنە ژنێکی محەجەبە بێ یا ژنێکی غەیرە محەجەبە بێ ئەمە ڕاستەکەیەتی ژنێک کەوا لە ماڵەوەیە سەرچاوەی ئابووری نییە مێردەکەی ئیش دەکا هەموو ئیهانە و سوکایەتی قبول دەکا لی دەدرێ ئیهانە دەکرێ سوکایەتی دەکرێ بەڵام ژنێک کاتێک ئیش دەکا لە دەرەوە سەرچاوەی ئابووری دەبێ ئامادە نییە لە پیاو قبول بکە دەڵێت تۆ ئیش دەکەی منیش ئیش دەکەم ئامادە نییە لێ قبول بکە بێجگە لەوەش لە میانەی چکە مرۆڤ کاینێکی کۆمەڵایەتیە کاتێک دەچیتە دەرەوە تۆ مامەڵە لەگەڵ مرۆڤی تر دەکەی عەقڵ فێرەبی ئەزموون وەرەگری ئینسان زیاتر لە میانەی کار دەتوانی ئەزمموی ژیان وەربگرێ ئەو کاتە ممکن نییە ئەو کاتە قبول ناکە ئەو کاتە بۆی ڕوون دەبێتەوە ئەو قسەی محەممەد کردوویەتی ناقص العەقل یا قورئان دەڵێ قسەی پرۆپوچە دەڵێ نەخێر منیش ئەگەر زیرەک بم هەوڵ بدەم دەتوانم ببم بە بەڕێوەبەری بەشەکەم من دەتوانم ببم بە دادوەر یا بم بە پارێزەر یا بم بە پزیشک یا بم بە ئەندام پەرلەمان یا بم بە وەزیر یا بۆ نمونە بچم بۆ بۆشایی هەتا وەکو دوایی لەبەر ئەوە زۆرێک لە دەقەکانی قورئان بە درۆ دەخاتەوە زۆرێک لە فەرموودەکانی محەممەدیش بە درۆ دەخاتەوە و ئامادە نییە بە هیچ جۆرێک شت قبول بکە فێرە جوانی ژیان دەبێت کاتێک ژن چووە دەرەوە دەنگ نییە ئەوە ریپۆرتمان لەسەر زۆرە کاک سەتاری ئازیز بەڵێ باشە ریپۆرتێکی زۆر هەیە مشکلە نییە ڕەنگ بێ بڕوا بگەڕێتەوە باشە بە هیچ جۆرێک ئەو کاتە قبول ناکاتن قبول ناکە ئەو قسە قۆڕانە قبول ناکە تەسەوڕ نەکەن کۆمەلگای کوردی زۆرێک لە ژنەکان یا کچەکان حیجابن چاریان ناچارە چکە دەزانن پیاوی کورد کەرە بەمانای وشە کەرە باشە پیاو سالارە کاتێک ژن دێنێ کچ دێندێ بل پاکێ دبێنێ پێی وایە ئەگەر هاتوو حیجاب بوو ئەو ژنە زۆر پاکە بەڵام ئەگەر هاتوو کچێک بوو سفور بوو پێی وایە ناپاکە و دەزانی زۆربەی زۆری پیاوی کورد ئەمڕۆکە ڕوو لە مزگەوت دەکا بۆ خۆی هەموو شتێکی قبولە بەڵام بۆ ژن قبولی نییە لەبەرەوە چاری ناچارە کەوا پابەندی دابوو نەریتی کۆمەلگابێ خۆی حیجاب دەکە بۆی شوێک بدۆزێتەوە نەک لەبەرەوەی بڕوای بە حیجاب هەیە نە بڕوای بە حیجاب نییە گەیشتۆتە ئەو قەناعەتەی حیجاب قسەی قۆڕە بەڵام دەزانێت ئەگەر هاتوو حیجاب نەکا ئەگەری شوکردنی کەمترە لەوەی کاتێک حیجاب بکە چکە کۆمەلگایەکی ئیسلامیە ششکە لەوەدایە بەغەڵەت دامەچن بڵێن زۆربەی حیجابە نابراوە نە مەوزوعەکە حیجابە چکە هیچ لەوە بۆ نمونە خاتوون کاتێک بۆ نمونە تەمەنی گەیشتە 18 19 20 ساڵ یەکێک لەوانەی کە خەونی پێوە دەبینی ماڵی خۆی هەبی شوو بکە هاوسەری هەبێ مناڵی هەبێ هیچ لەوە کارە ساتر نییە کەوا تۆ بۆ نمونە نەتوانی هاوسەرێک بدۆزیتەوە چکە مرۆڤ کاینێکی ئیجتیماعیە فەراغی ڕۆحی دەبیتن کە بتوانی ئاڵوگۆڕی ڕۆحی لەگەڵدا بکەیت ئەمە ڕاستەکەی ناخۆشە بۆ نمونە لە زۆرێک لەو خانمانە پرسەکە تەمەنیان گەیشتۆتە 40 ساڵ بەرەوسەر چی دەویست هەندێکیان دەڵێت تەنها دەمووی شوێک بکەم بۆی مناڵێکم بێ مشکلە نیە دوایەوە تەلاقیش بدرێم تەنها مناڵێکم هەبووە لە ژیانمدا باشە باشە مۆزوعەکە دیارە ئاغا بەرزی فەرموو برا جارێشتر
کا گەرمایە یا سەرمایە لە هین لە کوردستان بانە گەرمایە یا سەرمایە ئەرە بەجددی سەرمایە یا گەرمایە لە کوردستان من سەرم لێ شێوایە نا بەجددی پرسیارەکەم گەرمایە یا سەرمایە گەرمایە یا سەرمایە قەینا بارانە مشکلە نییە بەڵام من دەڵێم لە کوردستان گەرمایە یا سەرمایە ئەی باشە ئەوە چۆنە پارتی دیموکراتی کوردستان کلیپێکی ئەو ڤیدیۆی بڵاو کردەوە کارە تیرۆریستەکە لە هەولێر هەموو قەمسەڵەیان لەبەرە برا بڵاویان کردووە هەموو قەمسەڵەیان لەبەرە برا ئاوا قەمسەڵەیان لەبەرە لە ژوورەوە وتم نەوەک زستانیشمان هاوینمان لێ گۆڕاوی ببێ بە زستان لە کوردستان قەمسەڵەیان لەبەرە قەمسەڵە قەمسەڵەیان لەبەرە برا ئاوا قەمسەڵەیان لەبەرە هەموو هەخۆیان پێچاوەتەوە قەمسەڵەیان لەبەرە ساتی تیرۆرکردنی جێگری قونسڵی تورکیا بڕوا بکە قەمسەڵەیان لەبەرە بڕۆ سەیرکەن بڕۆن سەیرکەن سەیرکردی بڕوا بکە قەمسەڵەیان لەبەرە بەڕێزان هەر بەجددی گوتم تۆ بڵێ تەمووزی کوردستان ببێ بە فرەبارانی پێدڵن بێ بە مانجی 12 یەکەچان کاک بەختیار ئاوا دەکات لە سەرمان تۆزەی دیارە پێوە دیارە ئاوا دەکات سەرماجی زۆر سەرماجی قەمسەڵەی لەبەرە تووشی چی بووین سیناریۆکان زۆر سەیر و سەمەرن کاک بەختیار ئاخیری خێربی برا سیناریۆکان زۆر سەیر و سەمەرن ئاخیری خێربی برا ئاخیری خێربی کاک سەیوان فەرموو براکەم قسەکان تەواوکە برا فەرموو کاکشیان ببوورەوە من ئەو ڕات لە شوێنێکم کاکە بەردەوام بە حەز دەکەین بەردەوام بی قسەکانت جێگای سەرنجە فەرموو برا بەردەوام بە ئینتەرنێتت خاو بوو دیار و پترای زۆر سپاس من نازانم قسەکانم تاکێچوو بەڵام من پێم وابێت تا ئەو شوێنەی گەرهات و ژن لە ڕووی ئابوووریەوە ئازاد بێ ژن لە ڕووی ئابوووریەوە ئازاد بێ لەو شوێنە دواتر پترا بڵێ ئەگەر لەباری ئابووری و ژن ئازاد بێت ئیتر ئەو کاتە ئیسلام ناتوانێت ئەو یا ئیسلام و بەپێی من بەپێی بڕوای من ناسیۆنالیزم ناتوانێت ئەو ژنە بکا بە کۆیلە چونکە ئەو دوانە وەختێک کولتورێک دروستەکەن کولتورەکان تێکەڵە بە یەک تۆ وەختێک مەسەلەن ژنێک حەز لە کوڕێ ناکاڵێ لەبەر ناموسمان تۆشێ هەر لەگەڵم پیاوە بژیت ئەمە لایەکی کولتوری بڵێن کولتوری خەڵکەکەیە وەکو ناسیۆنالیزم ینی دەم خۆشەگەر من لێرە قەوسێکم دەیتێ یەک قەوس ئەگەر یەک قەوسم دەیتێ لە ڕوانگەی کەسێکی ناسیۆنالیزم نێوگەڵی ژنی کورد تەنها دەبێت بۆ نێوگەڵی پیاوی کورد بێ بەڵام مشکلە نییە پیاوی کورد نێوگەڵی خۆی دەخاتە بە نێوگەڵی کامەژن فارسە تورکە بە پێچوانەوە بەرامبەر بە فارس و تورک سەرکەوتنی بەدەستێناوە هێ پیاوێکی کوردژنێکی تورکی هینا وەکەوەی گۆڵی کردبێت لە تۆپانێ لە ڕوانگەی کەلتوری ئیسلامیشەوە نێوگەڵی پیاوی موسڵمان بۆ هەموو ژنێک دەبێت بەڵام نێوگەڵی ژنی موسڵمان تەنها بۆ موسڵمان دەبێت بالفعل خاڵی هاوبەشیان زۆرە هەر ویستم فەرموو زۆر سپاس بۆیە کولتورەکەیش ئەوە گەنیوە ینی کولتوری منزورم ناسیۆنالیزمە بە تایبەت تماشاکەیت کابرایەک ئەگەر لە لای ڕەفیقەکانی باسێکاوە من 5 دانە ژن ڕەفیقمە و 4 ڕەفیقمە و شەوێ لای ئەوە و دوو شەو لای ئەوە بم بەڵام خوشتەکەی خۆی حەزلێکەری کات هەر حەزکات لە کەسێک سەربڕین و کوشتن و هەموو شتانە هەیە گەرەکەمەوە بەڵام ئەو باسی ئەو بەشی ئابووریە زۆر گرنگە لە کۆمەلگا بەرادەرە پرسیارەکەڵە بۆ باسی مەسیحیەت ناکرێت من پێم وابێت مەسیحیەتی زۆر لە ئیسلام لە کاتی خۆیان زۆر درەنگەتر بوو تماشاکەیت پرسیارەکە زۆر تاوانی کردیە کەنیسە زۆر تاوانی کردی وایە ئەو تاوانە کردویەسی خەڵکی ئەو کۆمەلگا
کەم گەیوە بۆ قەنەعاتە کە ئەمە خراپترین شتە بۆ بەشەریەت، کە دین خراپترین شتە بۆ بەشەریەت. کچێک کە ئەچوو ئەیوو من لە خەیاڵی خۆمە لە خەوی خۆمە حەزم لە کەسێک کردووە ئەوانە کە لە کەنیسەکانە بوون و مەلاکانیان تەجاوزیان پێ کرد و لەگەڵیە بوو بۆ ئەمە پاکیکەن. بەڵام ئەمە تاریخ ئەمە کەم ئەمە گۆڕانکاری بەسەر هاتووە. بەداخۆ لای ئێمە نازانم ترس بێ هەر شتێک بێت لە گۆڕانکاری ئەترسین. یعنی پێمان خۆشنی حتا لە بواری حزبایەتی شۆگەر تماشا بکەیت لە کوردستانی عێراق ئەگەر خەڵکەکە بەعام ئەڵێن وەرزە خراپە ئیشمانیە قسەڵەن بە پارتی بە یەکێتی بە هەموومانە، بەڵام وەختێکەیەت ئەویا بتوانن شتی تازە تاقیکەنەوە ترسیان هەست و ترسەکە ئەیان باتە پاڵ ئەو دوو لایەناڵان ئیسا ئەم دوانە هەست ئەزمموی خوانەیە خراپیش بێ هەرەوە باش. من قسەکانم بە یەک دەقەیتر کۆتایی یانم با کات لە برادرانی تر نەگرم. من پێم وابێ حکوومەتێکە ئەلمانیەت بێ لە نیمانە لە دنیا ئەوانیشە کە هەن هەر بەشێک ئەلمانیەتی دووبارە دەنگت قەتع بوو کاک سەیوانی ئازیز، دەنگت دەبڕێ داخەوە دەنجی قەتع دەبێ. ئاغا بەرزی ئاخا ڕەنگبی ئاخا بەرزیبی من بە هەڵە خوێنمەوە دا لێ بردنەکەم فەرموو کامێرەکە لە ستەنیش دانێ برا. سڵاو لێبێ کاک دکتۆر گیان، دەستت خۆش بێ، ئەحواڵەکەت دەنگ و باست سپاس دەکەم. وەڵاهی من طبعا بنبولا طبعا من شتێک ئەڵەم لە ڕاستیە ئەوەی کە هینە ئەوەی کە جەناب دێری قسەکانە زۆر تەواوە دەمەوێت شێوازی چۆن دەڵێ ئافرەتی ئێمە نەک هەر کۆیلەیە کۆیلایەتی بەدەست پیاو نییە بڕواتە بێ بەدەست خودی خۆیەتی کۆیلایەتی خۆی قبوڵ بکات. ئەنجام پیاوێکی وەکو من پیاوێکی وەکو جەنابەت ئافرەتێک لەژێر دەستمان ئەگەر خۆی نەدا بەدەستەوە خۆی سەرشۆڕ نەکات خۆی لە ئاست ئێمەیە سەرشۆڕ نەبێ قەت ناتوانێت خۆی شۆڕ بکات، چونکە مەسەلەیەکی کوردی پێ حەزم زیاترەیە زۆر خراپە محاولەیەکەم زۆر چاکە زۆر باشە بمبورە کاکشی وەختە بمبورە کاکشتیوان ئەوەتەوە مەزبوط بوو برا فەرمووی دەستەکانە خۆش بێ. طبعا لە هینی لە ئافرەت کێشەکەم لەسەر ئافرەت ئەگەر خۆی خۆڵ نەکا بەسەری خۆیە دڵنیا بکە پیاو ناتوانێت هیچ کەسێک کاینێک نییە هیچ گردوونێک ناتوانێت خۆڵی کا بەسەریە لە هیچ گردوونێکان نییە، چونکە بەڕاستی ئافرەت خۆیەتی دەبێتە کۆیلەی خۆی و دەبێتە نانبڕاوی خۆی و دەبێتە بڕاندنی ئازادی لە خۆی و لە جەستەیدا لە عەقڵیدا. بەڵام تاکی بە تایبەتی ئافرەتی کورد ئێستا من نمونەیەکی زۆر سێرێ بۆ دێنمەوە تۆ تەرجوبەت کرد زیاتر هەیە لە لایڤەکاندا و لە پەیجەکەی جەنابتا سەیری کە ئافرەتێک بۆ نمونە شەڕوانێک شەهید دەبێت باشە یەک تەنانەت یەک ئافرەتێک نایە کۆمنتێکی لەسەر هەر پیاوەکانن کۆمنتێ دەڵی کاکە بۆ نایکەی پەچەنەها ئافرەتی ئەناسین لای بکاتەوە تێگەشی
ینی لەگەڵ ڕێزمە دەمی حەوجەری دەی قوت داوە ئەڵێ من ئاوام کرد و ئاوام کرد بابەت تۆ نایی تەنانەت لەسەر ئافرەتە مینەکەی خۆت کە ڕەفیقتە کە مینەی خۆتە نایی تۆ هیچ هەڵوێستەیەکت هەبێ هیچ قسەیەکت هەبێ دەتەوێت پیاوێکی سالاری وەکو من بێ هەڵوێستە لەسەر جەنابەت کە مەسئولێک سیاسیەک زلەیەک لێدایە سوکایەتێکت پێکە بابە ئەو تۆ خۆتی ئەم سوکایەتی هەڵەبژێری تۆ خۆتی ئەم تەباییە لە جسمی تۆدا هەیە لە عەقڵێتی تۆدا هەیە بۆیە کە ئافرەت ئازاد دەبێ کاتێک ئافرەت ئازاد دەبێ پیاویش دەتوانێت ئازادیەکانی ئافرەت بپارێزێت یعنی حەفازەتی پێ بکە یعنی لە هەموو شتەکان بیپارێزێت لە هەموو ڤایرۆسەکانە بیپارێزێت پێدوانی ئەم حاڵەتە تەنها لە کوردستانی باشوور وابێ بۆ لە ڕۆژ ئاوا وانییە لە ڕۆژهەڵات وانییە لە باکوور کاگ پشتیوان لە ئێرانە ئافرەت ئازادە بەڵام بە حکمی جمهوریەکەی ئیسلامی بەشی جمهوری ئیسلامەکەیە ئەوەی زۆر زۆر وشیارە ئەو خەڵکانە نییە فیشاریان کردو بۆ نمونە لە لۆس ئەنجلوس تا ئێسێەوەی من بزانم 4 میلیۆن نەفوسی ئازادی خوازانی ئێران هەیە لەوێ بابڵین پەنابەری ئەوێن دانیشتووی ئەوێن ئەمانە هەموو پشتگیری لە ئافرەت دەکەن بەڵام بە حکمی زۆربەی زۆریان پشتگیری ناکەن بۆ لەبەرەوەی حکمی عیلاقاتەکانیان کە دەچن هاتووشۆی ئێران دەکەن تێگەشی دەستنەوە ژێر دەستی جمهوری ئیسلامی تێگەشی نانەوێت بانگەوازی ئازادی بەڵام ئەوە دەزانم بەڵام پرسیارم ئەوەیە بۆچی ژنان لە کوردستانی باشوور بە شێوەیەکی پاسف مامەڵە دەکەن جم و جۆڵ دەکەن لە چاو ژنانی ڕۆژ ئاوا لە چاو ژنانی باکوور لە چاو ژنانی ڕۆژهەڵات لەبەر ئەوەی لە ڕۆژهەڵات بۆ نمونە چەندەها دەیەیە لە خەباتی بستنەوەی ڕزگاری خوازی ملی لە بستنەوەی چەپ ژن ڕۆڵی هەبووە بەشدار هەبووە لە ڕۆژ ئاوا بینیمان ژنەکان کاریگەرتر بوون لە دروستکردنی کانتۆنەکان لە باکوور بینیمان ژنان 160 ڕیزەکانی پەککە پێک دەینن واروها لە مەحەلدا سیاست دەکەن و زۆر شێلگیرانە سیاست بۆچی لە باکوور ژنان تەسلیم بە ئیرادەی پیاوان بوون و باشترین سیاستمەداری ژن لە کوردستانی باشوور سیاستمەدارێکی پیاو سالارانە دەکات ئێمە دەبانەوەی وەڵام بۆ پرسیار ئەوە زۆر زۆر بەسیتە یەک گوشەیە ئەوی ژوشەکە دینە دین وای لێ کردووە دین وای لێ کردووە کە زاڵ بێت بەسەریە لە ڕێگای دووشتەوە دین دێنن لەنا حکوومەتە دین دێنن لە ڕێگای ئەدیانەتەوە بۆچی بەکاری دێنن تۆ ئەگەر موسڵمان بی ئەگەر تۆ حیجاب بیت ئەگەر تۆ حیجاب بی باشە تۆ شوویەکی جوانت دەبێ وەکوی جەنابەت فەرموو پێشتر پێشەوەی من وەرگیری لەگەڵ کاکەیە شوویەکی جوانت دەبێ بە ئەم قسە بریقەدارانە ئافرەتەکە دەکەنە کۆیلە دەکەنە کەنیسە تێگەشی خزمەتی پێەکەن شوشی پێەکەن شوویەکیشی بۆ نادۆزنەوە بە شەرتێک شوویەکیشی بۆ نادۆزنەوە کە بەدڵی خۆی بێ لە حەزی خۆیان بێ لە حەزی ئازادیەکەی خۆیان بێ خۆی ئازادیەکەی تەسلیمی پیاوەکە مسلمانەکە کردووە تێگەشی کاتێک تەسلیمی ئازادی پیاوێکی مسلمانەکات تێگەشی دەڵێت تۆ ئازادی ئاوا بکەی ئاوای بکەی قسەی بریقەداری بەڵام کاتێک کردی بێ حیجاب ئەزانی دەڵێ سنوورەکانی حیجاب چییە نابێ بێ پرسی ئەو پیاوە هیچ شتێ بکەی یعنی ئەگە بی ئینقلابیش کات دەبێ بڵێ پیاوەکە من ئینقلاب لەسەرەکەم دەی قەت شتی وا نابێت لە هیچ بوونەوە واتە جارێکی تر جیابوونەوەی دین لە دەوڵەت بەڕزگاری ژنیش تا ڕادەیەکی دەتوانێت چەندە قوربان ئەمانە وایان لێ کردووە مەسەلێکی عەرەبی هەیە دەڵێ دینکم دینارەکم ئەمە ڕەبتیان کردووە بە دینکم دینارەکم تێگەشی ئەگە دینارەکەت دەبێت دینیشت بوێ ئەگە دینارەکەت نەوێ مستحیلە دینارەکەت نابێ و قەتیش هەوڵی بۆ مەدا ئەمانە هەمویان کۆ کردوتەوە لە پێناوی دینە دین کاکە گیان شتێکی زۆر جودایە دەبێت دین چۆن ئێسێ کاک پشتیوانە و ئاغا بەرزی قسە دەکەن دەبێت ئاوا دووشت بن جیاواز بن لە فکریا جیاواز بن لە حرەکاتە جیاواز بن لە بوونی سیاست و علم و فێرکاریدا دەبێت جیاواز بن ئەگەر جیاواز نەبن تێگەشی ئەم پرۆسەیە سەر ناکەوێت ئەم پرۆسەیە هەر بەرەو دواوە دەگڕێتەوە وەکو میزی حشتەکە ئەگرێتەوە بەرەو دواوە ئەمە پێویستی بەوە هەیە ژنان خۆیان تێگەشی دوور بگرن لە پێناوی ئەوەیە گە مناڵێکی دەبێ قەیتیەکە کاکە گیان بە هەزارەها پیاومەنەیە ژنی نییە ئەو پڕی ئازادی خوازیشێ دەڵێ ئەوەی گرف من دەمەوێ
دەبێت ئەوە بێ دەبێت ژنیش ئاوا بێت نابێت ژن بڵێ وڵایی وڵا جاکەەوە پیاوە زۆر مسلمانە زۆر پیاوی چاکە دەوڵەمەنە چەندین سارە وەنەوشەی هەیە وڵا سارێکم بۆکرێ وڵا ئەوم بۆکرێ وەڵام مناڵێکم پێبەخشێ کاکە با مناڵێکم نەبێت من مناڵێکم ببێت داینەسوور بێ و حیجاب بێ و بچێ مەلە بکاو بە ئارەزوی خۆی مەلا بێ و خوتبە بدا تێگەشی ئەگەر مەلایەکی تەندروستیش بێ ئەگەر مەلایەکی تەندروستیش بێ باشە مەلایەک بێ پشتیوانی بکە لە خەڵکەکەی و لە نەتەوەکەی و لە ئازادی چونکە مەلامان بینی پشتیوانی لە ئازادی خوازان کرد مەلاشمان بینی لە تورکیایە خۆی فرۆشت تێگەشتی خاکەکە و نیشتیمانەکە و هاوزمانەکەم و خەباتەکەم و هەموو کللتور و ئینی وڵاتەکەی منی فرۆش بە وڵاتێکی تری بێگانە کە دوژمنی سەرسەختی کورد و کوردستانەکان بوو ئەمەش ئەگەر مەلایەکی ئاواش بێ لە هەر حاڵ هەرچەند مەلاکەم قبول نییە بەڵام ئەگە گەشتەوە ڕادەیە مەلایەک بێ دژی نەتەوەکەم نەبێ دژی هاوزمانەکەم نەبێ تێگەشی ئەمە مەلایەتیە بەڵام کاتێک من مەلام قبول نییە لەبەرەوەی مەلاکانی ئێسێ هەر یەکی و بەلایەنێک و بە سیاسەتێکە دەخوێنێ تێگەشی هەمووشی لە پێناوی ئەوەدایە بۆ جیربانی خۆی و بۆ سوکایەتیکردن بە ئافرەتان و بە ئازادی خوازان من دەیبینم ڕۆژانە هەزارها کەس دێ قسەی قۆڕ و ناشرین دەنووسێ بۆ جەنابەت بۆ کازیوەخان دەنووسێ بۆ کاکەزانی دەنووسێ بۆ پڵانکەس دەنووسێ بۆ پڵانکە دەنووسێ بۆ کاکە سۆران دەنووسێ بۆ جەلیل ڕەسوولی دەنووسێ نازانم بۆچێ نووسێ کاکە تێبگە لە مێشکی ئینسانەکە تێبگە تۆ داوای ئازادی دەکەی داوای ئازادی دین و ئازادی مرۆڤەکان و ئازادی خوازی حکومڕانی و سیاست دەکەی هەموو دەبێت جیابێتەوە سیاست بەلایەکی تر سیاسەتی حکومی بەجای تا ئێستش خەڵک تێنەگەیشتووە کاکە پشتیوان سیاسەتی ئابووری جیاوازە سیاسەتی حیزبایەتی جیاوازە سیاسەتی نێودەوڵەتی جیاوازە سیاسەتی حکومی جیاوازە یعنی خەڵک ئێستش لەم ئازادەت نێنەگەشتووە ئێستش خەڵک بەدوای ئەوەیەوە تێگەشی ئافرەت ناوگەڵ کورد چێ بەرپرسە لە کوردستانی باشوور لە ڕێگایکردنەوەی لە ڕێگای مانەوەی ئاین وەک بەشێک لە کەلتوری کۆمەلگا وەک بەشێک لە یاسا وەک بەشێک لە دەستور چێ بەرپرسە لەکردنەوەی 70,000 دزگە لە کوردستان خۆزگەم ئەو پرسیارە ئەگەر بتوتە لە ئێران دەمگوت دەوڵەتی ئێران بەڵام ئێمە چونکە دەوڵەتمان نییە تێگەشی مەجبورم بڵم حیزبە سیاسەکان مافیامان هەیە چیمان هەیە لە کوردستانی باشوور مافیا بەڕێوەی حیزبە کوردستانەکان تێگەشی ئەو حیزبانەی ئەو حیزبانەی بە تایبەتیش عیلمانین ئەو حیزبانەی کە عیلمانین زۆر علمانی نییە برا علمانی نییە کاک ئاغای ئازیز علمانی نییە و هەمووی گاڵتە بە عەقلی خەڵک دەکەن ئەوانە حزابی ئۆتۆکراسین لە پێناو بەرژەوەندی بنەماڵە خۆیان داپۆشیوە بە زەغرەفەیەکی دیموکراتی و علمانی فڕیان بەسەر علمانیەتەوە نییە وەزارەتی ئەوقافیان هەیە لیژنەی فتوایان هەیە بڵنگۆی مزگەوت ڕۆژانە پێنجار مزگەوت زیادی کردو بوویتەوە قوتبەی جمعە مناقەسە هەیە لەسەر گوێزانەوەی بۆ کەناڵەکانی ئاسمانیان دوای کولی شەریعە هەیە پەیمانگا هەیە قوتابخانەی ئیسلامی هەیە لە قوتابخانەکان لە سەرەتاییەوە دەرسی ئاین دەخوێندرێ مەلا لە مەحەلدا لە گەڕەکدا دەسەڵاتە بڕیار دەدا سەبارەت بە تەلاق مارە دەکات تەلاق دەدا تەلاق چا دەکاتەوە لەبەرەوە باپێڵ لە خەڵک نەکەین یا ئەوتە دەبی بڵین ئەوانە کۆمەڵێک مافیان لە پێناو بەرژەوەندی خۆیان ئەو بارودۆخیان ئاوا هێشتۆتەوە ئەجینا گاڵتەجاریە تۆ بڵێ 29 ساڵە من هەرێمێکم لە بەردەستدایە بەڵام تا ئێستا نەبووم بە حکوومەت ئەمە گاڵتەکردن بە عەقلی خەڵکە بەڕاستی کاک پشتیوان بمبورە ئەزانی لێرە داگەت من دەڵم حیزب مەبەستم لە چییە هیوادارم پەیامەکەم گەشت بێ مەبەستم لە حیزب لە چییە بۆ نمونە لەناو یەکێتیدا تێگەشی ئیخوان هەیە بۆ نمونەت بۆ دێنم لەناو پارتیا هەیە لەناو گۆڕانەوە هەمویان ئەخوانین ئەوە حەزەکەم بزانی کۆمەڵی ئیسلام کەواتە حیزب نین برا ئەخر کاک ئاغا ئازیزم ئێمە حیزب واتە خاوەن بەرنامەیەکی دیاریکراوە یەک ڕێبازی دیاریکراو هەیە سۆشیال دیموکراتە لە پێناو سۆشیال دیموکرات خەبات دەکات لیبرالی دیموکراتی لە پێناو لیبرالی دیموکراتی لە پێناو کۆمونیزمی کرێکاری لە پێناو کۆمونیزمی کرێکاری ناکرێتەوە بڕوات بە سۆشیال دیموکرات بی خەتت تێدابی ئیخوانی بیبرا منیش لەگەڵ قسەکەی جنابتە من دەڵم ناکرێ من دەڵم ناکرێ بەڵام تۆ ئێسێگەر بە من دەڵێ حیزب نین بەڵام ئەگەر بە خۆیان بڵێ دەڵێ قوربانجان ئێمە حیزبیشین و حیزبێکی دیموکراتی خوازیشین و حیزبێکی لیبرالیشین و حیزبێکی کۆمونیستیشین بەڵام
لە ناوخودی تۆ ئێستا من شتێکی نمونەیەکی بەسیت پێ بڵام بڕۆ لی بەرەوە لە ئینتیخاباتی پێشوو حزبی شیوعی ئافرەتێک هاتۆ خۆی هەڵبژاردۆنیە حیجابە یعنی تۆ وەرە سەیری ئەم کارە ساتە بەڵێ یعنی ئەمە کاکەژیان حزبی شیوعی ئەسڵەن خەڵکیان هەموو هەیە تێگەشی خەڵکیان تایە ڕیشی تاشیوە خەڵکیان ڕیشی هێشتەوە بە کابراایەکم وتم کاکە تۆ بۆ ڕیش هێشتەوە کەسی وتی وەڵا قوربانجان ئەوە سونەتە جەوتم کەی سونەت هەیە لە شیوعیەتدا سونەت چییە؟ سونەت ئەو شتەیە کە لە ئیخوانەکاندا هەیە و لە سەلەبیەکاندا هەیە تێگەشی بڕواتە بێت لەناو هەموو حیزبە سیاسی لەناو هەموو حیزبە سیاسەکاندا ئیخوانی هەیە بەڵام ئەگەر تۆ بتەوێ بڵێ حیزبی سیاسیمان برا ئێمە مافیامان هەیە گروپی مافیامان بەڵێ بەتاکید چونکە ئەگەر تۆ حیزبێکی دیموکراتی هەڵبژێری لە دیموکراتیدا هەموو شتەکان هەیە بەڵام زیاتر دەبێ دیموکراتی خواز لە دنیادا وڵات سوپای هەیە بەڵام لە کوردستان ملیشیا هەرێمی دەبەردەستا تێگەشتی هیوادارم تێ بگەی زۆر سپاس بۆ قوربانە بم چاوە ماچەکەم حورمەتم هەیە بۆ برادەران چاوە ماچەکەم چاوە ماچەکەم خۆشەویستی سەرچاو هەر بژیت کاک سەیوان دووبارە فەرموو حکوومەتی ئاینی یا حکوومەتی علمانی ڕێگا چارەیە کاک ڕێزبەری ئازیز فەرموو کاک جان هیوادارم بەجاری سێ تەواوی کەی ئەرێرە هیوادارم نەبڕێتەوە مەسەر شوێنێکی باشتر من ببوورەوە بوو بە سێجار چونکە وتم تازە قسەکانم کردووە بە پەیامێکی ئەکە پەیامێکی بە باشتر بەبوونەی من باسی کولتورم کرد من پێم وابێ ئەوڵ یەکەم شت ئەوەسە کە شاید کەمێکیش وەسڵ بێ بە قسەکانی ئەم بەرادەرە کە پێش من بوو ئاغا پێم وابێ پێم وابێ کولتوری خۆمان بگۆڕین کولتوری تماشاکردن بە کۆمەلگا کولتوری تماشاکردن بە ئینسان و چ کولتوری تماشاکردن بۆ حیزبانە کە هەمانە حیزب یا دەوڵەت خۆش شتێکی عەجیب و غەریب نییە لە ئاسمانەوە بێ و یا نامەی ئاسمانیان پێ بێت وەختی تۆ دەسەڵاتت هەیە وەختی تۆ بەشی من پێم وایە کاکین من پێم وایە ئەوانە حیزبن و حیزبی قوتابخانەی کوردایەتین و عیارە 24ن و ناتوان ئینکاری بکەن بەڵام حزب ئایدۆلۆژیای ناسیۆنالیستی لەگەڵ ئایدۆلۆژیای ئاینی تەواوکەر یەکن سوود لێتر وەردەگرن بە هەموو شێوەیەک جاروێ ئاین لە شێوەی قەومی خۆی دەنوێنێ جاروێ ناسیۆنالیزم لە شێوەی ئاین خۆی دەنوێنێ سوود لێی وەردەگری بۆ نمونە ئێران یەکێکە لەو نمونانە سعودی یەکێکە لەو نمونانە وە لە کوردستانیش هەمان نمونەیە کاتێک کەسێک دڵێ ناو حیزبانە قەومینین یا بۆ نمونە ئاین لە کوردستان باڵا دەستنیە ڕاستەکەی من نازانم دەوێتن گاوتە بە عەقڵی خەڵک بکە یا گاوتە بە عەقڵی خۆی بکە چکە من حزبی ناسیۆنالیستی دەوێت کاکە ئەوە ناسیۆنالیزمە یعنی تۆ ناتوانانی بڵێ ئەوە ناسیۆنالیزم نییە فەرم ببوورە من پێم وابێت موشیلەکە لەوایە لەو کۆمەلگا کەیسە من و تۆ ئەو هاوڕانە کە لەم ڕۆمان و قسەی لەسەرەکەین ئەوەسە کە وەختێک شتێک بەلامانە مقدسە بێت تەقدس پێیاکات هێڵێکی سوور بە دەوریا کێشین و هەر شتێکە گەرەکی بێ نزیک بێتۆ لەمە نایڵێ کاری بۆ نییە تۆ کابرا موسڵمانە یا خۆی بە شیوعیدان یا کۆمۆنیستە یا هەر شتێکە فەرق ناکات کوردە فارسە فەرق ناکات ئەم بیرۆکەیشە کەیسە هەیە و ئاوە تماشای ئەو حیزبانەکەن پێم وابێ واسە یعنی تۆ کوردت سوەسە ناو دایرەیەکەوە خەتێ سوورت لە دەورت پێشیوە وەڵی نا ئەمانە کورد نین ئەمانە یا هینێکی ناسیۆنالیستی نین با هەر ئەوە نە وەکو موسڵمانان دەیانگوت داعش ئیسلام نییە هەر ئەوە شتی قێزەوەن دەکەن هەر ئەوە تۆ وەختێک خەتای شخصی بنیامەکان نییە خەتای ئەو ئیدۆلۆژیە کە ئەی بەنە بەرەو پێویستی بەوە هەست پێویستی بەوە هەست کە ژن بچەوسێتەوە پێویستەیە کە کرێکار بچەوسێتەوە پێویستەیە کە مناڵ مافی خۆی نەبێت پێویستەیە کە خۆت باست کرد 7,000 مزگەوت بێت کە شاید لەجێ 7,000 مزگەوتە گەر 10 دانە زانکۆ دروستکرایە 15 دانە زانکۆ دروستکرایی سە کۆمەلگاکە لە شوێنێتر بوو بەڵام ئەگەر کۆمەلگاکە بچێتە شوێنێکی تر ئەم حیزبانە و ئەم ناسیۆنالیستە و ئەم دینە نامێنێت
وەختێک کابرا کە پێی بچێتە ماستر بگرێت دکترا بگرێت لە سیاسەتا لە هەر شتێکە دوایی یەت و بەراوردی کۆمەلگاکەی خۆیەکاتەوە بە ئەم شتانە زیاوان ئەم شتانە ناڵێت دایکی من ئەشێ بۆ پێن بۆ تا سێ کلاس سەوادی بێ هەر سەوادی نەبێ نەتوانێت بخوێنێتەوە نەتوانێت شتێک بنووسێت بۆ باوکی منە شێوا بێت پێویستیە کۆمەلگاکە پێویستی بۆچە لە کوردستان ئێران خەبەرم هەیە کە کچ ئەڵەن تا زۆر لە فرە شوێن نە بەڵام هەیە کە ئەگەر کچەکەیان تا 5 کلاس لە ئێرانیانی سەرەتایی تەواو کات ئەو باوکودایکڵان زۆر ڕۆشن بیرە کە 5 کلاس دەرسی خوێنوێت ئەوەی تر ئەوە ئاخری یعنی تر بێ حرمەتیکردن بە ژنەوە بۆ کۆمەڵگا من پێم وابێت گۆڕانی کولتورەکانی تماشاکردنی ئەو شتانە تماشاکردنی کۆمەلگا تماشاکردنی ئەم حیزبانە یارمەتی ئەدا کە بنیام ڕایەتر خۆی بناسێتەوە بەڵام من وەکو ئینسان چ مافێکم هەست کامی ئەم کۆمەلگا پێمەدات کامی دین پێمەدات و کامی حیزبایەتی و ناسیۆنالیست پێمەدات ئەگەر پێمەدا قبوڵمە ولی ئەگەر پێیشم نادا حەقم هەیە کە بڵێم تۆم ناوێت کە تۆ بڕۆیت شتێتر بێتە جێگەی کە ڕێزم لێگرێت کە یەکسانیم بۆ بێنێت کە بتوانم وەکو ئینسانێک ڕێز لە ئینسانیەتیم گرێت من پێم وابێ ئەوە زۆر گرنگە بیسە پێویستە سوزانم بە خوێندنەوە بێت بە کتێب خوێندنەوە بێت بە پرۆگرام بێ بە تەلەڤیزیۆن بێ بە بەرنامە بێت پێویستە ئەوە بکرێت پێویستە ئەوە دەست پێ بکرێت ئەو جێگە کە ئینسان هەیە تۆ دەزانی ئەو پارەی ساڵانە لە کوردستانی باشوور 6 ملیارد دلار دەدرێت بە مزگەوتەکان و خەرجی مزگەوتەکان 6 ملیارد دلار ساڵانە دەکرێت مانگانە هەر مرۆڤێکی بێکاری گەنج 350-400 هەزاری بدرێتێ دەتوانی بیمەی بێکاری بە 200 هەزار گەنج بدەی ساڵانە بۆ پارەیە وایە بەڵام ئەوە ینی ئەو کاتە گەنجەکان ڕوو لە مزگەوت ناکەن جیرفانیان پارەی تێدایە ئەو کاتە ئاین ئیفلاس دەکات ئاین ئیفلاسی کرد گەنج وشیار دەبێتەوە گەنج وشیار بۆ دەسەڵات ئیفلاس دەکات لەولا گەیشت مۆزوعەکە پەیوەندی بێکەوە هەیە هەمووی پەیوەندی ڕەبتی ڕێش من پێم وابێت لە هەموو شوێنێ باسی کوردستانی عێراق وڵاتێکی دەوڵەمەندە و ئەو جۆرەشە کە لە میدیاکان خۆیانە باسیەکەن منزور میدیای یەکەتی و کاتی و حیزبەکان هەموویانە باسەکەن کە خەڵک دەوڵەمەندە و وەرقی ئیکۆنۆمی و هەموو شتێکی باشە من پێم وابێ ڕێک بە پێچەوانەیە بنەمای هەر کۆمەلگایەک بنەمای هەر کۆمەلگایەک ئابووریە وەختی خەڵکەکەی بەشی ئابوووریەکە دەستی چۆی گیرپانی خۆی توانی ساڵێ 2 سەفەر بکات توانی خانووی هەبێت توانی کاری هەبێ هەموو ئەوانە ببێت ئیتر ئەو کاتە ئەو حکوومەتە کە هەیە ئەو دەسەڵاتەکەی ناتوانێت دەزانی بۆ چێ حکوومەتە درۆ دەکا 95 خەڵک کاتە کەسێک تووشی نەخۆشیێکی درێژخایەن دەبێت دەبی سوال بکە برا سوال بکە بۆی پارەی دەرمانی بۆ پەیدا بکە پارەی دکتۆری بۆ پەیدا بکە پارەی ئەشی ئەو نەخۆشخانە و بەزم و ڕزمی بۆ پەیدا بکە لەبەرەوە درۆ دەکەن خەڵکی کوردستانی باشوور دەوڵەمەند نییە بە پێچەوانەوە دەوڵەمەندەکانن بینای بەرزیان دروست کردی و جادە لە پێناو بەرژەوەند و ئیستیسماراتی خۆیانەوە دڵن سیر کە بوو بە دوبەی بەڵام من ئاگادارم چەند خەڵک پەیوەندی دەکا فڵانە دەرمان و چۆنە و چۆن پەیداکەین و چی بکەین و ئاگادارم خەڵک دەچێت سوال دەکا لەگەڵ ڕێزم بۆیان بەداخەوە بۆ دابینکردنی پارەی دەرمان و هەتاوەکو دوایی ئەوە بارودۆخی کوردە لە کوردستانی باشوور لەبەرەوە هەم پیاوەکانی دەسەڵات درۆ دەکەن هەم دەسەڵات درۆ دەکەن هەم میدیاکانی دەسەڵات درۆ دەکەن هەتاوەکو دوایی ڕاز ناکەن ئەگەر بڵێن خەڵکی کوردستان لە کوردستانی باشوور وەزعی باشە هەرگیز من 2016 سەفەرێکم کردەوە بۆ سلێمانی و هەولێر ڕۆژی ئەوەڵی لە ماڵ بووم ڕۆژی دوم کە چوومە دەرەوە باوەڕم پێ بکەم قسە بۆتەکەم ینی هیچ زیا و کەمی نییە لەگەڵ هاوسەرەکەم بە یەک و چوینە دەرەوە تماشایەکی ناوشانمان کرد گەڕاینەوە 9 ڕۆژێمە لە ماڵ بووین لەوێ مناڵ تەبینی عەلاگەیە فرۆشت نازانم کابرای پیر دانیشت بوو لەبەر ئەو خۆراک 50 دەرەجێگەم بۆ 2 دانە سابوون بفرۆشێ هەر بنیام جۆرێکی لێ هات بۆیە من پێم وابێت قسەکانم تەواوەکەم گۆڕانی ئەو کۆمەلگا گۆڕانی هەموو ئەو شتە یەک شت لە بیرم نەچێت من پێم وابێ ئەوە کە زوو زۆڵی میلەتی کورد میلەتی فارس میلەتی
چی ئەوە هەر ئەو ناسیۆنالی سەستە چه حەزکەین چه حەز نەکەین هەر ئەیهێنین و لە میمانایە ئەوە شێک ئەوە کەینە دەرەوە ئەگەر وەکو مرۆڤ تماشایکەین ئێستا تۆ لە سوێد من لە سوێدم کەسی ترێ لەو ڕۆما شاید لە وڵاتی تر بێت وەختێک ئەچتە دەرەوە کەس بۆی نییە بڵێت تۆ خەڵکی بکەیت من ئەگەر کەسێک پرسیارم لێکا خەڵکی کوێی بۆمەیە بەڵام بۆچنی ئەو پرسیارەکەی بۆ کابرا ناڕەحەت نەبێت بەڵام ئێمە تەنها من بۆم هەیە پرسیار بکەم چکە من دکتۆرم لە نەخۆش دەپرسم خەڵکی کوێی چکەندی نەخۆشی هەیە پەیوەندی هەیە بە نەتەوەی جیاواز بۆیە مەبەستەکەمەوە سە وەختێک ئێمە ژین ئەوە نەخەتای ملەتی فارسە و خەتای ملەتی تورکە نانە خەتای ملەتەکە و ئینسانەکان نییە خەتای دەسەڵاتێک لەوێ هەیە دەسەڵاتی ئێران و دەسەڵاتی هەرێمی کوردستان و دەسەڵاتی تورکیە هەمویان بە جۆرێک فاشیستن ئیسە تورکیەکە بەرامبەر بە پەکەکەی کە دەسەڵاتی هەرێمی کوردستان بەرامبەر بە خەڵکی کوردستانێکە دەسەڵاتێکی شکل ئێرانەیە جمهوری ئیسلامی بەرامبەر بە خەڵکەکەیکە بەڵام ئەگەر قرار بێت گۆڕانکاریە بێت من پێم وایە بێت گۆڕانکاریەکە بە لە هەموو شتێک پایەکەی کولتورە بۆ تماشاکردنە بە کۆمەلگا بە ئینسانەکانی ناو کۆمەلگا و باوەڕیان بە خۆیان بێت کە دەتوانن شکارێک بکەن پێم وا بێت باشترین شتەوە سە کە شۆڕشی ئۆکتۆبری 1970 لانی کەم 4 پەڕی لێ بخوێنەوە خەڵک بە عام ناڵم کەس نەیخوێنەوە بەڵام ئەو تاریخ و ئەو کولتورە زۆر یارمەتیەدا بۆەوە کە خەڵک باوەڕکا بە خۆی و بە هێزێکە خەڵک و جەماعەت دەتوانێت بیان بێ و زۆر سپاس کە ئەو کاتەدا پێم و هێشتا ماوانەکە گەورە مۆجیبە بەسم کۆ ئاغی شکاتەوە خەڵکی بێگوناحی کوشترا هێشتا ماوەمان لە کوردستانی باش زۆر سپاس بۆ بەشداری بابەتەکە دەوڵەمەند کرد هەربژیت هەرچاو کاک سەیوان هەربژیت زۆر بەرەزان چەناڵەکەمان سەبسکرایب بکەن لە یوتیوب ئەوە بەبیرم هاتەوە بە نیشانی بدەین ئەوە چەناڵەکەمانە پشتیوان عەبدوڵڵا پی ئەو چەناڵی منە ئەگەر بتوانن چکە لە داهاتوو بەرنامەکانمان تەنها لە یوتیوب بڵاو دەکەینەوە ئەو ڕیشە من هەر حەزم لە ڕیشە برا فەرموو حەزم لە ڕیشە و ئەو بۆ دووەرنەگیرە چ بەرزێک دەیە قسە بکە بۆ دووەرنەگیرە هەردی عێراقی فەرموو کەپڵێکم هەیە حەزی لە ڕیشە دەڵێ ڕیش بێ لەوە مشکلە نییە دەڵێ حەزەکەم درێژی بکەی ئاوای لێ بکەی بەڵام دواتریش سمێڵەکەشت بتاشی وتم بە چاوان مشکلە نییە ڕیشەکە ئاوا درێژی دەکەین قژیشمان درێژەکەین تا سەر شان دواتر 4 کەزی لە هەولێری پێ دەڵێن هەوەکو پێغەمبەری نازدار لە پێشەوە 4 کەزی چاوەکانم پڕ دەکەم لە کل سمێڵەکەشم دەتاشم جا ڕیشەکە لە خەنە دەنێم خەنە باشە جلێکی سووریش لەبەردەکەم پێغەمبەری نازدارمان حەزی لە جلی سوور بوو زۆر حەزی لە جلی سوور بوو ئەی چۆن کاک دیار بکرد ئازیزم ئەی چۆن کاک ڕێنوا کاروان بە چاوان فەرموو برا كابل قل دانا أين البيتوا دانا جيان دانا بلى دانا بلى أي شون كاك رنوا كاروان أجر دوباره كاميرا بنرتي بوي ورد بقرينه برا بلى جا كابلەکەمان خەڵکی ئەنتارکتیکایە قوتبی جنوبیە دوێنێ بەیەکەوە سەیری ئەو ڤیدیۆیەمان کرد کەوا ڕلیز بووە لە هەولێر کارە تیرۆریستەکە کەوا لە هەولێر ئەنجامدرا گوتی It's very cold in Kurdistan گوتم why do you say that گوتی look they are wearing jumper گوتم گوتی زۆر ساردە ئێستا لە کوردستان چکە ئاگاداری ڕووداوەکەی بوو تیرۆریستەکە گوتم بۆ وا دەڵێ گوتی بزانان هەموو فامیلیان لەبەر زۆر سەرمایان دیارە گوتم وەڵای خۆی تەمووزە دەبی گەرم بی بەڵام نازانم چۆنە ئیتر
قەمسەڵەیان لەبەرە من ئەوە تێناگەم نازانم سەڵەگەی وتی وامزانی کوردستان وەکو قوتبی جنوبی ساردە بەفری لێ دەبارێ باڵێ باڵێ تێگەیشتن هەموو قەمسەڵەیان لەبەرە هەموو قەمسەڵەیان لەبەرە پاراستن فلیم دەردەین تۆزێک معقولیەتی دەدای باوکی باوکم ئەخر تەمووز و قەمسەڵە فلیمەکتان بینابایە تۆزێکی هاوین باە باوکی باوکم تۆزێکی هاوین باە تۆزێکی هاوین باە قەمسەڵە لە تەمووزیش کورد دەڵێ چلەی تەمووز یعنی چلەی تەمووز ئەگەر بۆی بکرێ وەکو فەرات پیروا خۆی ڕوو دەکاتەوە باوکی باوکم ئەخر نەبووە قەمسەڵەی لەبەرداوی قەمسەڵە معقول نییە کاکە معقول نییە ئەها قەمسەڵەکان ئێرکۆندیشنی تێدایە زانیم تێگەیشتم ئێرکۆندیشنی تێدایە ئێستا تێگەیشتم مەوزۆ چییە سەرچاو کاک سەبارەت باهین حکوومەتی ئاینی یا حکوومەتی علمانی سەرچاو بەخێر بێت سەرچاو جێتی گۆڕاوە فەرموو کاک ڕێنوا برا بڵاو دکتۆر ئەم کاتەوە باش یا لەوەسانن چۆنی باشی ئەحواڵ چۆنە هیوادارم باش بی سەرمات نییە برا دەڵێن زۆر سەرمایە دەڵێن ئەو تەمووز یەکەم تەمووزە بەفر باری وەلە کورد ئەو ماچەکەم وەڵی گەرمە کوردستانی سەری مەلاکانەوە نییە ئەوەنە گەرمە خەرێکە گڕمان تێبەرەبێ بەڕاستی سەلەفیمان بۆ دروست بووە عیلمانی ئامۆمان بۆ دروست بووە حەچی شتە لەناو ئەم کوردستانی باشوورەیە کە تۆ درکی پێ ناکەی هەموو شتێک دروست بووە ڕازەکەی دەی لەشت ساغ بێت برا وڵاتێکی فانتەلۆس کوردستانی باشوور یعنی من سەیرم پێ هەندێک کەس کە باسی لێەوە کە ئەسڵەن باسی عیلمانی نە عیلمانی عیلمانیە نە ئیسلامی ئیسلامیە ئیتر نازانم کردویانە بە چێشتی مجەوەر ئەم کوردستانی باشووریان کردو بە چێشتی مجەوەرێک باوەڕم پێ بکە دکتۆر کەس سەر یعنی هەمووی وەکو نەخۆشی نەفسی لێهاتوە هەمووی تێک چووە ئەیتر نییە ئەم هەموو ئەحزابە ئیسلامیانیان دروست کردووە جارە لە دوان تێرمان نەخواردووە لە یەکشێتی و پارتی نۆرەی مەجموعەیەکی ترە هەر یەکە بۆ خۆی لێ ئەم ئەدزێ ئەو بیرە نەوتەبە ئەمە با بۆ هەرچی دەشێ قورئانێک بەرز دەکاتەوە ماتیەکە قوربانی دەنگم بۆ بەرز دەکاتەوە بۆی پارەی پێپیاکە لەوێ ژن بەکارێنێکەن بە محاجەبە من دراوسەیەکمانەیە سەلەفیە من ڕاستی ئەڵێم جا خۆی ئینسان مرۆڤ باشترین مرۆڤ ئەو مرۆڤەیە کە ڕازگۆ بێ لەگەڵ وجدانی خۆی من وەسفی خۆم ناکەم شانست هەیە برا ئەو سەلەفیانە دڵێن ژنەکانیان زۆر جوانە لەگەڵ ڕێزم بۆ ژنەکانیان من ڕێزم هەیە من مەبەستم چییە من دڵێکی باوەڕ کە دڵم سافە یعنی هەچیەک ڕوبەڕوومە بێتەوە زۆر جار ئەیکەم بە پۆست و ئەیڵێم من مان هەیە سەلەفین باشە هەر دراوسەی شەخۆمان خێزانەکەی باوەڕم پێ بکەن زۆر جوانە یعنی شوشەیە یعنی دڵێ نانجا لە کونی چای یاوە بەسەریە بۆ خۆی لەم شانەیە سەیرێ کردم و عەرەکەی مۆبایلێ کرد و نازانم چی و من مەبەستم ئەوە نییە مەبەستم مرۆڤایەتیەکانی ئەم دەبەرێ بۆ تۆ کە خێزانی کەسێکی کە تۆ سەلەفی تۆ ئیدعای موسڵمانێتیەکەی کە تۆ کەسێکی موسڵمان و لە خواترسی ئەم خیانەتە چییە ئەیکەی کە مێردت هەیە ئەوان خۆیان هەر بە خیانەت گەورە بوون محەممەدەکە خۆشی هەر بە خیانەت گەورە بووە من ویژدانم لێم ئەی درکێنم هەچی ڕوبەڕوون بێتەوانێ حەزەکەم ڕازگۆ بم لەگەڵ ژیانی خۆم حەزەکەم بیڵێم بەس کوردستانی باشووریان دکتۆر وا لێ کردووە هەمووی تووشی نەخۆشی نەفسی بووە باوەڕم پێ بکە خەڵک ناحەقی نییە کاکە بە فعلیش بە پێی پێوەری ئەمریکا ئەوروپا خەڵکی کوردستان هەمووی تووشی خەمۆکی و قەلق بووە وایە وە لێبەر ئەوە ئێستا باسی دەوڵەتدارێتیەکەن یان باسی با جارێ یەکشت با چاکسازیە بکرێت یعنی من وەکو کوردێک
لەم سلەیمانیە ئەوە ئەڵێم یعنی ئەم ئەحزابانە یعنی گەمژان یان خوان گەمژاکان یان خەڵک بە گەمژازان بابە خەڵکی تریتیا متابعاکە خەڵکی تریتیا حەز بە دوواداچوونەکە بۆ ڕاستیەکان بەس نازانم لە سەد شتای خەڵکی ئەم کوردستانە وا گەمژە بووە هیچ بە دوواداچوونێک ناکە بۆ ڕاستیەکان نانە ڕقی لە ڕاستیە برا بە دوواداچوونی چی ئەی نابین ئێمە بە ئاماژە بەڕاستی دەکەین جوێنمان پێ دەدرێ نابرا ڕقی لە هین دەبێتەوە ئەجا بەدەر لەوە دکتۆر گیان ژن کە یەکێک باسی ژنەکە من ڕێز و حورمەتم هەیە هەمومان من لە ژن لە دروست بووم یان هەموو مرۆڤ ئەسڵان کە دروست بووە لە یەک سەرچاوە دروست بووە بە زەبری سێکسی حەزی نێر و مێیەک دروست بووە ئیتر ما هەمووی درۆیە کە باز لەوە ئەکرێت کە بڵێن مەسەلەی دینی و ئادەمە و هەوا و نازانم پێغەمبەر و ئەم شتانە مەسەلەی دینیەکان تێکەڵ کردووانە بە چێشتی مجەوەرێک ئەسڵی نییە یعنی نییە خەڵکەکەشیان بەو شێوازە گەمژاندووە لە کوردستانی باشوور ئەژنا مرۆڤێک بێتە ژیانەوانێ هەر مرۆڤێک بێت چ ژن بێت چ پیاو بێت چ کوڕ بڵێن نێرمێ فەرقی نییە کە یێتە ژیانەوانێ بە حەزی دوو کەس یێتە ژیانەوە ئەمە سروشتی مرۆڤ وا حتا لە حیواناتیش دەردی مەسعود بەرزانی ئەڵێ ئێمە ترسمان هەیە لە باو بۆران لە حیوانات واناڵێ ئێمە ئینقلاب چین ئینقلاب لە کەس قبول ناکەین و ئینقلابیش لەسەر هیچ کەس ناکەین هەر کەسێک ئینقلابمان لەسەر بکە ئەوە ئێمە ئینقلاب قبول ناکەین و هەر کەسێک ئینقلاب بکە ئەوە ئێمە زۆر بە تۆندی وەڵامی دەدەینەوە عیبی نییە دوای ئەوە چیش شیر دایکی کچێک بە بووکی باربی کەسێکی ئاوا گەمژە کوردستانی باشوور بەرێ بەڕێەوە خەڵک گەمژە دوای کەسێکی ئاوا بکەن ئیترە بێ ئەو قەومە ئەو گەلە ئەو قەومیەتە چی بەسەر بێ ئەبێ ڕۆژ بە ڕۆژ بەردەوام گەمژە بێت تۆ سەیرەکەی مناڵی وایە کاتی خۆی لەو کەرەج و مەرەجە خوای زانێت چیان لێکراوە و چۆن ژیاو خانەوادەی بووین خانەوادەیش زۆرە ئەوە جارێکیان نێچیر بە ئەوە چ دەبێژن مامۆ گوتوی ئەوە دەڵێن جیبارە جیبارە خەڵک گوتوی دووبارە گوتوی جیبارە گوتوی دەڵێن جیبارە ئەوە چ دەبێژن مامۆ گوتوی دەبێژن جیبارە لە دهۆگە زانیاڵ دکتۆر بە مزگەوت برادێکم لا بۆ منە چم بۆ میزگەوت هەر بە جدی لە دهۆک بە مزگەوت ئەڵێن میزگەوت زۆر مهمە کە باسی لێوەکە ئەجا تۆ سێری ئەو خەڵکەی دەبەری بەدەر لە بڵێن هەولێر من ڕێزم هەیە بۆ خەڵکانی هەولێر بەس ئەو هەموو مەلایە و ئەو کە لە هەولێرا کۆکراوەتەوە هەمووی دەبەنگی ئەو خەڵکەی ئەوەیە خەڵکی دهۆکە من چوومەتە نایان باوەڕم پێ بکەم من ئەچمە دهۆک ئەچمە هەولێر تعاملم هەیە لەگەڵ خەڵکانێکی ئەوەیە یعنی بە هاوڕێم هەیە یعنی دهۆکی دەزانی چۆنە مۆزۆکە تەعەسوبی قەومی و تەعەسوبی دینی بەیەکەوە گرێدراوە ئەو دوو تەعەسوبە زۆر مشکلەیە بۆ بە مشکلە و من خەڵکم هەیە بۆ نمونە ئاشووری زۆرێک نەخۆشم هەیە دەڵێن لە دهۆک ئێمە بەڕاستی زۆر هەستمان بەڕق و قینیان دەکرد تەعەسوبی قەومی و تەعەسوبی دینی بەرامبەر بێنن چکە دهۆک زۆری لێیە دەیان بۆ کاتێک داهاتین بۆ سلێمانی باشتر بوو کاتێک دەچین بۆ سلێمانی زۆر خۆش بوو هەستمان بە ئارامی واقعەکە وایە هیچ کەس ناتوانێت لەوێ لەسەر سەرەوە بەهێزە دەیتە خوارەوە تاوەکو دەگەیتە کۆیە باشترە و دێ بۆ سلێمانی باشترە هەرچەندە زۆر جاروێت تەعەسوبی قەومی لە سلێمانیش بەهێزترە لە چاو هەولێر پێشتە ئەوەش بووترێ بەڵام خۆیان ئەو کەسانی کەوا بینی و من وەکو ئاشووری وەکو کلدان دەڵێن لە سلێمانی هەمیش هەستمان بە ئارامی دەکرد دکتۆر من ئێستا خۆم لە سلێمانی ژیم و مناڵی ئەوێشم دکتۆر جان ڕاستی هەیە سلێمانی بۆ بەچی ئێستا عەزیزەکەم سلێمانی
هەموو قەومیەتەکانی تێڕژاوە ئەو ژنشی لە سلەیمانیا بۆیان ڕەقساوە و بۆیان نەگونجێ و خۆشگوزارانی تیابەن بە هیچ شێوازێک ناتوانن سلەیمانی بەجێ بێڵن و بۆیان ڕەقساوە بۆیان گونجاوە ئیتر بە هەر شێوازێک بێ ئەوان حیزبی بن ئیسلامی بن حیزبی ئیسلامی بن المهم لە سلەیمانیا جێگان کراوەتەوە خۆشترین ژیانە بنەسەر باوە باشە لە هەولێر وایە کاکە دەزانی کاکە با من شتێک پێم وابزانم لە کۆی نازم چەند فەرمانگەی ئەگەر هەڵنەم 27 فەرمانگەیە ئەگەر داوای لێبردن دەکەم سەوارە بە ژمارەکەی تەنها بەڕێوەبەری 2 دانیان بە ئەسڵ هەولێرین 25 دانیان یا خەڵکی سلێمانی یان کەرکوچی یا بارزانی یا بادینی بەڵێ باشە برا بەڵام بۆچی چکە سلێمانیەکان چێن ئەوانەی دەسیویەکی ئابڕان کرد و هاتن بۆ هەولێر پیاوی پارتی تان دەنێ کەرکوچیەکان بە هەمان چەشن بارزانیەکانیش خۆت دەزانن ئەوانە سەروی مرۆڤایەتین باشە بادینیش بە هەمان چەشن پیاوی خۆیان دادنێن لەو شوێنانە بەڵام من پێم وایە ئەو تێکەڵاو بوونە سوودی هەیە بۆ میلەتی کورد یعنی ئەو تێکەڵاوە سلێمانی هاتووە لە هەولێر دەژی هەولێری لە سلێمانی کەرکوچی لە هەولێر و بۆ نمونە ئەمە وای کردی جۆرێک لە اختلاط دروست بێ ئەمە پێم وایە زۆر سوود بەخشە زۆر ڕاستە سوودی هەیە هەرچەندە بەڵێ ئەو قسەی تۆ ڕاستە منیش پێ گومانم نییە یعنی ئەوە شتە بەڕاست دەزانم دەست خۆش بەڵام بە دەر لەوانە مەسەلەن خەڵکی سووری هاتۆنە ناو سلەیمانیەوە خەڵکی بڵێن بەسڕە جنوبی عێراق یان لە سلەیمان کوورە دەی بڕوا بکە حەزیشتان لێ حەستان لێ دەزان بە چاوی تۆ بە چاوی خۆم تۆ مەبەستم گەنجانە گەنجان مەبەستم لە گەنجەکان زۆر ڕاستە بەڵێ ئەو بەسمە هەیە بەڵێ ئەمە ڕاستیە زۆر ڕاستە وایە ئەوە بەڵام من سێرم پێ یەکێتی پارتی کە خۆیان سەلەفیەکانیان دروست کرد کۆمەڵی بزوتنەوەی ئیسلامیان دروست کرد لە دواییشا ئەوەتە مەلاکەمتیارێکە کە لە وڵاتێکی ئەوروپا کابرایەکی گەمژە بە ناوی کوردەوانێ سوکایەتی بە تاک بە تاکشی ئەم کەسانێکی وەکو ئێمە ئەکات کە ئێمەش کوردین بەڵام ئەو بەرنامەیەکی بێقیمەتی دینی ئیسلامی هەڵگرتووە سوکایەتی بە چەنەهای کوردی وەکو من و تۆ و کەسانێکی ئازادی خواست ئەکات من ساڵە لە ئەوروپا جێگەی نەبۆتەوە ناهاتن من لە شوێنی ئیشەکەم باسی ئەوەم کرد دەستخۆشی ئەوەم کرد کە مەلا کرێکار گیراوە باشە خۆشیم لێکردن وتی مەلا کرێکار 5,000 نفوسی هەیە لەو 5,000 3,000 نفوسیان ئەلەو کەسانن کە ئەتوانن خۆیان تەقێنەوانێ و خەڵکانیش پوژن و خەڵکانیش سەر بڕن هەر لە ناو سلەیمانیا لە شوێنی ئیشەکەم کەسێک ئەبوو بەو شێوازە جوان وتم باشە یعنی تۆ لەگەڵ ئەوەیە کە کەس کوژێت تۆ لەگەڵ ئەوەیە کە ئەم کابرایە دانیشێ 5,000 کەسیە بێ 5,000 نفوسی بۆچی هەیە مەلا کرێکار من مەلام نەبینیوە بۆچی ئەو ناوە جوانە کرێکاری بەناوی خۆیەوە داناوە دوای ئەوە بۆچی دەسەڵات خۆی ڕێگەی پێیا بزوتنەوەی ئیسلامی دروست کرد ئەگەر بچینە ناو سیاسەتی کوردەوانێ بەڕاستی من قێز ئەەکەمەوە لە مێژووی سیاسەتی کورد هەر لە شێخ من لە شاری سلەیمانیا دروست بووم باوەڕم پێ بکە تەحەدا ئەەکەم حتا ئەم تەمەنەی خۆم هەر لە مناڵیۆم من بەو دەست و پەنجەی خۆم گەورە کردووە خۆم ژیانوە منەتیشم پیان زۆر جار فرسەتیان لێ هێناوم زۆر جار وتویانە وەرە پەیوەندی بکەوە بکە با بەخۆ هەندێک کەس هەیە لە ناو فەیسبووکە دانیشێ لاپۆگەزافی پێشمەرگاتی لێە من هەش باز لە برا و کەس و کار ناکەم بابە من خزمم هەیە لە ناو یەکێتیە گەورەترین پلەی هەیە پارتی هەر خزمیتیا لە هەمیانەکەم ئەسڵەن من پێیان نەبووە لە پێم کردوون دوو لە ڕووی تۆ و جەماعەتیش دوو لە ڕووی هاوڕێیان یعنی ئەم شتانە بابەتی زۆر هەیە یعنی ئێستا ناتوانم هەموو شتەکان کۆکەمەوانێ ئەوەنە بیر ئەەکەمەوە من ئەوەنە هەر بژیت زۆر سپاس بۆ گۆشاری ئەگەر یەک دقەی تریش بۆ توش کە بە ڕێزتر وەک زەندای کامیرایان کردی کاگرێنوار ئەگەر بەردەوام بە فەرمو دقەیەک 2 دقەی تریش بۆ تۆ دیارە ئەو بابەتە زۆر بابەتێکی فەرش و بڵاوە دەکرێت زۆر قسەی لەسەر بکرێت بەڵێ فەرمو بەڵێ دکتۆر ئەنجاب مەسەلەی شێخ مەحموود و ئەمانە کە ئێستا مێژووی کوردمان پێ بڕۆشنەوە مێژووی سیاسی و
على ئاساس مێژوو ئەم هەمووی پشەیە مێژووی کورد ئەسڵان پشەیە هەمووی کاتی خۆی ئەڵێن شێخ محمود هاتۆتە سلەیمانی دوو لە ڕووی جەماعەت و دوو لە ڕووی بەڕێزت هاتوو دووە لە توی مەلیک وتێت ئەم شوێنەی منە ئەسڵان کورد هەر ئەو شتەوە بووە بە دوای دەسەڵات و پارە و جاشایەتی و ئەم شتانەوە بووە هەر هەمووی درۆیە ئەگەر کاتی خۆی شێخ محمود ئینگلیز هاتووەتە بەردەمی دەسڕەکەی نایە بەدەستیا دەستی بخستاتە دەستی ئینگلیزەوانە ئێستا کورد حاڵی بۆ حاڵە نابوو ئەسڵەن هەرچی نەهامەتیە بەسەر کوردە ئاستا کورد تاک بە تاکشی مناڵی کورد و کوردی دڵسۆز و ئازادی خواست بەسەری یایەت هەمووی سەرچاوەکەی لە مەلامچەی گەواد و دوو لە ڕووی جەماعەت مەلامچەی گەواد و شێخ محمودی گەوادەوە جوێنی پێمەدە خەینا قسەی لەسەر بکەی بڵێ دارجگەرە مشکلە نیە بەڵام جوێنی پێمەدە تۆزێک باخۆمم بالەوە بە دوور بگرین کاک ڕێنوار سەیرەکەی نەوەکانی اینجا هاتوون مناڵێکی دوێنەیە یەکەی بەقەدەر من عەرەبی نازانێ بەقەدەر من بابە من هیچ نەبێ بەس نییە عەرەبیەکەم پولە تورکیەکەم پولە ئەویش بۆ کورەجە بۆ جا بۆ کوردی دەزانت برا بۆ کوردی دەزانت وەرە قوربانم وەڵا نییە لە تنیشتا ومە دوو ماچی ئەم لاولامە کردی وەڵای کوردیەکەش نازانن زۆر ڕاست نەبا بە کوردیان مەزبوط نییە کورد چکە بە ئەسڵ یەهودین هەر بە جددی دالێکتێکی تایبەت بە یەهودی پێی دەوترێت بارزانی جویش نیۆ ئارامیک کەوا شێوە لەهجەیەکی تایبەتی جووەکان بۆ برا ئەوە بەرنامەیەکە ڕۆژێک پێشکەشی دەکەم بەس ئەوە با بڕوات لەبەرەو نە کوردەکەیان مەزبوطە کاتێک عەرەبی نە عەرەبیان نە فارسی دەزانن نە ئینگلیزی دەزانن لە قەل و لە کۆتر بوون هەر هیچ نازانن بەس بەداخەوە کە یعنی من هەندێک جار قسەش بە سەدام ئەڵێم کە هەچەند لە هەموو عەرەب و لە هەموو شەرقی ئەوسەتا پیاوێکی وەکو سەدامی دروست نابێتەوە وەکو ئەوەی کە مێژووی سەدامە ئەخوێنمەوانێ بەڵام من مەبەستێکم بۆ میلەتەکەی خۆی بۆ عەرەب وابوو بۆ عەرەب بۆ نمونە وایە بۆ عەرەب وابوو بەڵام ئەو باشە ڕێگەی خۆش ئەم دزوو حیزانە دوو لە ڕووی جەماعەت کە ڕژانە ناو ئەم کوردستانەوە ئاوا بۆیان لوا و بە هەوەستی خۆیان لاف و گەزاف و یاری بە عەقڵیەتی تاک بە تاکی کوردەکەن ناتوان لوا سەبەبەکە ئەو بوو ئەگەر کاتی خۆی ئەم مەسا مەسعود بەرزانی زۆر کەسێکی بێقیمەتە هەتا بڵێ بێقیمەتە باوەڕم پێ بکە کوردیش نازانێ و مەسعود بەرزانی کاتی خۆی نێچیر عینەن لەو کەرەج و مەرەجە کەس نازانێت لە شێ دروست بووە ئەوە تەخۆ ئەمە بەڵگە ئەمە بە دوواداچوونیان بۆ کراوە بەس بۆیان لوا دکتۆرجان ئەمانە بۆیان لوا لە کوردستانی باشووریان قۆڕح کردووە بۆ خۆیان ئەزانی چی ئەکرێ لە ناوم کوردستانی باشوور ئەزانی چۆن کورد ڕائەبێرن باوەڕم پێ بکەن قەشمەری بە مناڵی سەر بێشتەی کوردەکەن ئەم پارتیە بە تایبەتی بنەماڵی بارزانی ئەوەنە بێقیم بابەت زۆرە بەڵام ناتوانم هەموو شتەکان ژنا منیش بەردەوام خوێنمەوە بەردەوام متابعاکەم بەردەوام بە دوای داچوونەکەم هەر بژیت کورد زۆر بۆ گەنە ڕێز و حورمەتم هەیە هەر زمانچەکەم هەر بژی زۆر سپاس بۆ بەشداریت هەر بژیت زۆر سپاس بۆ تۆ دکتۆری زۆر سپاس بۆ بەشداریت دام بەڕێزە ئەر دەلان دارتاش سەبارەت بە حکوومەتی ئاینی یا حکوومەتی علمانی وەک ڕێگە چارە بۆ کۆمەلگا ئیسلامیەکان نەک ئەو کۆمەلگانەی زۆربەی موسڵمانەوە بەستمانەوە ئەو بۆی وەرناگیرێ ئەو بەڕێزە دوێنێش زۆر خەوڵیدا نازم بۆچی کێشە چییە بەڕاستی بەڵێ جارێشتر جاری دووەم یاڕوا بابەتەکەم دوو کاژمێرەوە بوو بە دوو کاژمێر و تقریبان نیو ئەوە بۆی وەرنەگیرە لەسەر دوێنێش زۆر هەوڵیدا هێ من قارەمان فەرموو
هێمن قارەمانش بۆی وەرناگیرێ کاک ئەردەڵان دارتاش جاری سێیان نەمران ئەفەرمێ مار بنباڵی نییە. بەڵێ نەمران ئەفەرموێ بۆ ئەوەی جگەرە کارکردی خراپی لەسەر نەبێ بەدار جگەرە بچێشە. بەڵێ دوو یەک سفر کاک سەنکۆ تێنەگەیشتم مەسەلە چییە. بەڵێ نەمران بۆی وەرناگیرێ و بەڕێزە بەداخەوە دوێنێش زۆر هەوڵماندا هێمن قارەمان فەرموو بۆی وەرنەگیرە. هێمن قارەمان فەرموو دکتۆریان سڵاو دەرچاو هەربژی دکتۆر جارێکە من ئەوە بوو تەواو لە قسەکانی تۆ تێنەگەیشتم بەڵام ئێستا کە گوێم گرت تەواو شتەکان گوێم لێ بووە ئەگەر دەنگ تۆشتان بیستم برادران دەنگی منەبستن کاکە خۆی شۆڕشی فەڕەنسی با بڵێن شۆڕشی ئۆروپا کە ساڵی 1640 بە تایبەتی کاسا دژی کەلیسەکان ئەوە بوو کەوتنیان بەدەستێنە ئاینیان لە دەوڵەت جیا کردەوە. هەموو کاتێک وڵات چی وڵاتێک بگری لە جیهانە چەنەها ئاینی تایە یاخود ئەگەر حکوومەتەکە ئاینی بێ ئەبێ هەموو ئاینەکان تای بەشدار بن یاخود ئەگەر هەموو ئاینەکان تای بەشدار نەبن نابێ حکوومەتە لەسەر بنەمای ئاینی پێک بێ. چکە بۆ نمونە ئێستا قانونی عێراقی ئەوە بوو دووبارە هین بوویتەوە ببوورە. باشە ئەدمینی بەڕێز من کۆتایی بەرنامەکە دێنم چکە بڕگارەوە بە دوو کاژمێر لەگەڵتان ڕاستکە و بە دوو کاژمێر و چل خولەک ئەمڕۆ لە یادە بووم زۆر مەشغوڵ و سەرقاڵ بووم. هێمن جیبارە باشە بەڵێ جا من زۆر سوودم لەو هینەی وەرگرتیە کاتێک نەخۆشم دێ جگەرە دەچێشن پێیان دەڵم دار جگەرە بەکاربێنن. بەڵێ دڵم دار جگەرە بەکاربێن تاسیرەکەی لەسەرتان نامینێ. بەڵێ بەیانی ئۆفم کاک من کاتی خۆی ڕۆژی شەممەک ناشەممەک ئیشم دەکرد بە زوازم لەیکینە باشە لەوەتی تقریبان لە خلالی 2 ساڵی ڕابردوو کردومە هەفتەی 4 ڕۆژی ئیژەکەم هەفتەی 4 ڕۆژی ئیژەکەم 3 ڕۆژ بۆ خۆمە. بەڵێ 3 ڕۆژ بۆ خۆمە براوی زۆر بەدەستبینی خۆ وەک دەڵەیەکی ناویت پێویستم پێی نییە. بەداخەوە کاک ئەردەڵان وەرنەگیرە حەزمان دەکرد وەربگرین دوێنێش زۆر هەوڵماندا بەڵام نازم دیارە کێشەکە ڕەنگ بێ لای تۆبی وەربگیرێ زەحمەت نەبێ ئەگەر بتوانن سەبسکرایبی چەناڵەکەمان بکەن ئەوە دووە بە نیشان بدەم بۆی بەڕێزم بزن مەبەستم چەناڵەکە ئەوە چەناڵەکەمانە چەناڵەکە هەروەک دەبینن یوتیوب چەناڵ سەبسکرایبی بکەن بۆی بتوانین لە داهاتوو بگا بە 1000 سەبسکرایبە و زیاتر. چەناڵش ترمان هەیە نزیک 2000 بەڵام پاسوەرد و شتەکەیمان لەبیر نەماوە مشکلە نییە ئەو چەناڵەمان کردەوە بگا بە 1000 سەبسکرایب و زیاتر لەو چەناڵە دەست بەرنامەکانمان دەکەین
بەرنامەی جیاجیا بەرنامەی سیاسی کۆمەڵایەتی چزانم وەک دەڵێ ئیدوکیشنەڵ ئاینی تا وەکو دوایی بەرنامەکانمان لە یوتیوب بڵاو دەکەینەوە دەستبەرداری فەیسبوک دەبین هیوادارم بتوانن کە سبسکرایب بکەن بەڵێ یەکەم بوویتەوە تقریبا دوای چەند مانجتر دەیکەمە هەفتەی 3 ڕۆژ ئیژەکەم هەفتەی 3 ڕۆژ ئەی چۆن دەیکەمە هەفتەی 3 ڕۆژ هەفتەی 3 ڕۆژ ئیژەکەم بەسە پێویستم پێی نییە خانوەکی باشم هەیە و گەورەیە و تێدەگەی وەک دەڵێ لەخوا بە زیاد بێ پارە هەیە و ئیمکانیت هەیە و بۆ 3 ڕۆژ بەسە 3 ڕۆژ بەسە خەریکی نووسین و خوێندنەوە و سەفەر و تەوە بەس پێویست ناکە و نازەم کەسێک ئیمکانیەتی هەبێ بۆچی ئیش بکە بەردەوام ئاخر بێمانایە من ئێستا ئیژەکەم ڕاستەکەی لەبەر ئەوی خۆم حەزم لێیەتی وەکو ڕەغبەت وەکو ئینترست نابێژگە لە قەناعەت کاکەین وەکو ئینترست بۆی اختصاسەکەم لەبیر نەچێتەوە لەبەرەوە ئیژەکەم بەڕاستی لەبەرەوە ئیژەکەم باشە لەبەرەوە ئیژەکەم لەبەر اختصاسەکەم بۆی لەبیرم نەچێتەوە هەفتەی 3 ڕۆژ خۆشیشە ینی سەیری کە تۆ تەسەوڕکە کاکین بەختیار ئەگەر ئیشکردن تۆزە قسەبا لەسەرەوەی بکەین یعنی سیستەمی سەرمایەداری ئەوەندە سەخیفە تەسەوڕ کە مرۆڤ لە خلالی 50-60 ساڵی ڕابردوو 8 کاتژمێر ئیژەکە بەڵام تۆ تەسەوڕکە ئەگەر هاتوو خەڵک ڕۆژی دووشەم سێشەم ئیشکە چوارشەم ئۆف بی پێنجشەم هەینی ئیش بکە شەممە یەکشەم ئۆف بی واتە هەفتەی 4 ڕۆژ و هەر یەکێک لەو ڕۆژانە 6 کاتژمێر ئیش بکە بزانە ئینسان کاتێک دەچی بۆ ئیش حەزی لە ئیش دەبێ و پێشت بڵێم دوای 6 کاتژمێر ئیشکردن تۆ ناتوانی بەرهەمت هەبێ تااقەتی ئیشت نامینێ سەرچاو بەخێر بن دوای 6 کاتژمێر لە هیچ دایرەیەک مەگەر کرێکاربی لەسەر کارگا چاری ناچارە بەڵام وەکو مۆزەف وەکو کارمەند دوای 6 کاتژمێر تۆ بەرهەمت نابێ تااقەتت نامینێ ئێمە ژوین وەکو دکتۆر دوای 6 کاتژمێر تەرکیزت نامینێ باشە یەک دوو کاتی زیاتر دەبێت بەوەی لەگەڵ خانەوادە و مناڵەکان بەسەربەری هەفتەی 3 ڕۆژ بۆ خۆت و ڕۆژانە 6 کاتژمێر ئیژەکەی لەگەڵ هاتوو چۆی کار گریمان بوو بە 7 کاتژمێر کاتێکی زۆرت دەبی بۆ ماڵ بۆ مناڵ باشە و هەروەها دەتوانێت فرسەتی کار بخڵقێنی بۆ ئەو کەسانەی کەوا بێکارن جا دەنگ بدەن بە پشتیوان عەبدوڵڵا بێ بە سەرۆکی وەزیران بۆ ئەوەی بتوانم جاتە کوردستان سەعاتکاریش چزانم وڵایەت قتاوی حکوومەت هەرگاڵتە جاڕیە باشە ئەوە دەور و تەسیری زۆری دەبێت بەڵێ منیش کاتخۆی وابووم کاک سۆران کاتخۆی پێشۆی ببم بە ئەخسایی شەوانە کاتژمێر دەستم بە دەوام دەکرد وەختێک لە ئەمەرجەنسی ئیشم دەکرد تاوەکو 8:30 بەیانی هەفتەی 5 ڕۆژ 6 ڕۆژ تەسەوڕکە هەفتا بوو 6 کاتژمێر ئیشم کرد دواتر بێتاقەت بووم بێزار بووم پێویستم پێ نییە ئەوی بەراملەوە گرنگە کوڕە گەورەکەم بۆ خۆی ئێستا ئیژەکا و ئەندازیاری هینە سیڤیل ئینجینێر لەگەڵ کۆمپانیایەکی یابانی ئیژەکە کچەکەم لە زانکۆ لێکچرەر و هەروەها ڕسێرش دەکا وە موچەی خۆی هەیە تەنها کوڕە بچوو کەم مایە تەمەنی 15 ساڵە تەنها ئەو ماوە تا یعنی بۆ چییە باشە بۆ چییە بەڵێ منیش کاکە من هەر وەک کاک هەردی وەختێک 6 کاتژمێر ئیشم دەکرد برا 6 کاتژمێر هەفتەی بەڵێ باشە 6 کاتژمێر ئیشم دەکرد جا تۆ تەسەوڕ کە من لە تەواریش ئیشم دەکرد پێشەوەی ببمە ئەخسایی تەواری یا ئینتێنسیڤ کێر یونت ئاخ برا تووشی چی دەبووین لە ئەمەرجەنسی دیپارتمنت زۆر ناخۆش بوو زۆر جار بەجار چیرۆکێکی خۆشت بۆ دەهات چیرۆکێکی خۆشت بۆ لە ئیمەرجەنسی دەتبینی بەڵام ئەویتر هەمووی
هین بوو. بەڵە کاک بەختیارچە ئەو کارە قورسانە خۆی پێویستە لە 6 کاتژمێر زیاتر ئیش نەکەن بەڕاستی 6 کاتژمێر ئیشکەی بەڵام موچەتان وەکو جاران پێ بدەن 6 کاتژمێر بەڵام موچەی 8 کاتژمێرتان پێ بدەن هەر بەجددی پێویستە وابیتن باشە پێویستە وابیتن یعنی زوڵمە بەڵێ بۆی بتوانانی کار لەگەڵ خانەوادەکەت بەسەر بە ژیان چییە کاکە ژیان ئەو پەڕبژی خۆ 70 ساڵ دەژی 66 ساڵ 72 تەواو ینی ئەوەش ئیشکردن و ئیشکردن و ئیشکردن و ئیشکردن تاوەکو دەگەیتە 67 ساڵ اینجا تەقاعود دەبی ژیان قیمەتێکی نامینێ بەڵێ چل کاتژمێرە لە ئەوروپا چلە بەڵام مانگانە حەقت هەیە ڕۆژێک ئۆف وەربگری وایە ڕۆژێک ئۆف وەربگری وایە لێرەش کاتێک لە 8 سەعات زیاتر کار بکەی 2 سەعاتی یەکەم 155 وەرەگری یعنی ئەگەر بۆ نمونە لە کاتژمێری گریمان $50 وەردەگرت ئەگە 1 سەعات ئیزافی ئیشکەی ئەو $50 دەبێ بە 75 سەعاتی دووەمیش 75 ببی بە 3 سەعات دەبی بە $100 لە دوای ئەوە هەر سەعاتێک دەبڵ پارەکەی وەردەگری وەروە لە ڕۆژانی شەمە و یەکشەمە پارەکەی دەبڵە لێرە ئەو نیزامە هەیە بەڵێ ئەو نیزامە هەیە جا لە تەواری بڵە براشتی سیرمان بۆ دەهات زۆر سەیر و سەمەرە بۆمان دەهات پیاو بوو خیاری خستووە ناو خۆی قوتی حەبی خستووە ناو خۆی ڤایبرێتەی خستووە ناو خۆی باو کەڕۆ چی بووە شتی سەیر و سەمەرە دەهات لە تەواری بەڵە خۆ منیش کاک هەستیار ئەی ناڵم لە مناڵی ئیشم بەکرد تەرۆزی بەسماق و چلورە و کاگەژیان ئەو شتانەمان هەموو کردی ئێمەش بەڵێ ئەو شتانە زۆر تەواری بۆ ئەو شتانە خۆشە کاک بەختیار ئەو شتان لێرە هەیە جار بەجار دەبینی تێدەگەی جارێ ئەو شتان دەبینی هەستا بۆ لە خەو هیچی دەست نەکەوت بوو قوتی حەب هەبوو لوسی کردبووە خستبیە دواوە بەڵێ ئەو حاڵتان دەبینی جاروێ شزوزی سێکسی دێتن ئەو حاڵتانە بەس فەقیرە دواتر مرد پیاوێکی تەمەن 62 ساڵ 63 ساڵ ڕیخەڵۆکی تەقاند بەڵێ ترێد مارک لە خوارەوە نووسرا بوو کاتێک بەهین ئەوەمان کرد داڵتێشنەوە بەڵای سیرمان کرد لە خواری بوتڵەکە نووسرا بوو ترێد مارک TM بەڵێ هەژاری باشترین دەرفەتە لۆتێ هەڵدانی ئاین چۆن کاک بەختیار بە پێچوانەوە خەڵک هەژارتر بێ من پێم وایە وانییە ئەگەر خەڵک وشیارتر بێ دەستبەرداری ئاین دەبێ بەڵێ باشە بەڕێزان من با کۆتایی با بەرنامەکە بینم قسەم نەما بەڕاستی ناتوانێت درێژی کەمەوە کاتی شاد بۆی بەڕێز و ئازی تاوەکو بەرنامەیەکی تر هەموو کاتان شادی و خۆشی بێت هەر بژین